وەختتان وەخێر خەڵکە کوردەوار امیدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. هەروەکو پێشووتر وعدماندا بوو ئێمە ئەوڕۆ محاولەکەین بە بەشداری دیارێکی یاخێزە کوردەوارە سەربەخۆ کاکتەهای ڕەحمانی لێدوانێکمان بوێ و گفتوگۆیەکمان بوێ سەبارەت بە مەسئلەیە گەڕانەوەیە مەلای ژەهراوی مەلا بەختیار و کۆنگرەیە ڕۆژنامەوانیە کە هەم دوێکە کردی و هەم ئەمڕۆ. سەرەتا من معزەرەتخاییە لە خەڵکی بکەم ئەوانەی کە ئەم لایڤە ئێستا ئەوێنن و لێو دوان لە تەریقە فایلە سەوتی و تەسویری چاویان پێیەکەوێ. تۆزێ ناساقم سەرمام خواردگەوە لەگەڵ گرفتە ڕیزشە لووت و چاو ئەوانە ڕووبڕم و تەسیریشی دانیاگە لەسەر دەنگم و دوارم دەنگم وازەح بێت و ئەگەر لە خڵاڵە بەرنامەکەیشا من مەجبور بووم کە دەسماڵ بەکاربێرم معزەرەتخاییتان لێکەم و نەکردیان بەرنامە بخێنە دواوە. هەر بۆیە کاک تاهای ڕەحمانی ئەگەر تەشریفتان هەست بێزەحمەت داوای کامەرا بکەن تا من بتوانم ئێوە بێرمە ناوە لایڤەکە. کاکتەها ئەگەر دەنگم من ئەبیسی تا دەنگم زەعیف لەوگە ئەوڵن جوابت نەداوە دوومەن بێزەحمەت موبایلەکەت ئەفۆقی دانی. کاکتەها وەختتان وەخێر. وەختت بەخێر کاک پەیمانجان، ڕێز و سڵاومەیە. دەنگی من بەباشی تێبۆیەوە؟ دەنگی زۆر باشە کاکیشە. ئۆکێ، دەبێ زەحمەت کاکتەها فایلەکان لێ بدەن با ئێمە دەست پێ بکەین. سەرەتا من لە تاپیکە دیبەیتەکە دەست پێ بکەم. گەڕانەوەیە مەلای ژەهراوی خۆی وە خۆی ئێژێ ژەهراوی ژەهراوی تەوەجۆ بکەن لەم لەختە ئێوە ئێشی متەوەجه بوون تەمامە ئەم بازیە و ئەم نەمایشە مەتبوعاتیە بۆ گەڕانەوەی مەلا بەختیار بە دەسەڵاتە سیاسیەکە کە هەیبووگە و ئێستا مەسەوگەرتراوێ. ئێمە لە ئاخێزە کوردەوارە سەر بخوا بارها وتمان مەلا بەختیار مۆهرەیەکی مهمە و لە تەحوڵاتێکا کە لە 8 تەمووزا اتفاق کەوت مەلا بەختیار ڕۆڵە سەرەکی ئەگێڕێ و پاڤڵە تاڵەبانی هیچ کارەس نەوا لە حەدە ئەو کارە نە ئەقڵی ئەگا بەو کارە و نە جورئەت و جوربزەی ئەو کارەی هەز پاڤڵە تاڵەبانی. و ئێستا ئەڕۆینە بەرەو بەرەبەرە اتفاقاتەکان خەریکە ڕۆشنی یەکاتەوە. من ڕۆژی یەکەمیش بە یاران و بەفرە کەسێک لەو حەلیمە کوردستانە کە ئەیوت مەلا بەختیار سووتیاگە و حەچێکی نێ بەدەسۆ و تڕۆ کردیاگە و تەجوید کردیاگە و سەڕ کردیاگە و مەلا بەختیار حەیکێ نییە ئەموت کە مەلا بەختیار مۆرەیەکی مهمە. مەلا بەختیار تەرویج دەهەندەی فەرهەنگە نێئۆلیبرالیزم اقتصادە بازار و تەمامە ئێڤنت و بەرنامەکانە کە فەرهەنگە بازار لە ناو جامعەی ئێمە مسۆگەر ئەکا. کەواتە مەلا بەختیار مهرەیەکی فرە مهم بۆ ئەربابانێسی لە تەشەنەدانە خوو خەسڵەتە نێئۆلیبرالی و لە ئێکترازانە جامعەی کوردەوارە. ئێستا مەلا بەختیار یا مەلای ژەهراوی گەڕیاگە و یانێ ئەزنەک ئەکا بەرەو گرتنە دەسەڵاتە گەورەترە سیاسی.
سەفەرمونون کاکەتەها کاکتا نازانم ئەوەی گوێکەتان لەبەردەسە یانە من سەرەتا کون هە داستانەکە بوت جا ئێستا وردیەکەی داستانەکە لە چه قەرارە پێشووتر با من پەیامە بامە لاهورە شێخ جەنگی من فرە نەسیحەتە لاهورە شێخ جەنگیم کرد پێم وت بابەی گیان کاورای کاول تۆ بەم دەسەڵاتە نەگەیگی تۆیان حەزف کرد لاهورە شێخ جەنگی دەمێکە فیلمی سوودگە هەر ئەو ڕۆژەی هەشتە تەمووز فیلمی سوود و لاهورە شێخ جەنگی چووە خانەی دیفاعکردنەوە لاهورە شێخ جەنگی من پێیەم وت هەر لەم دیبەیتانە پێیەم وتم ئەوانەی وانە دەور و بەرتامشتێ فاسدی هەناردەن وەلێ تۆ چوون لە وجودە خۆتا ڕەحبەریەتێک ناوێنیت ئەو تەوانەتە نییە خۆدوە تەنیایی ڕەحبەرویت ڕەحبەریەتە تۆ پەیوەست بووگە بەوەی کە 100 نەفەر و 200 نەفەر دڵپنی بیکەیسی وەدەسە واوەلاوە و ئەمانە وەزن نیەن تۆ سووتیاگی فریای خۆت نەکەوی سووتیاگی ها ئیستە لاهورە شێخ جەنگی بیانووی تەحەوڵاتە ئایەندەس ئەمە بیانووە ها لاهورە شێخ جەنگی ئەگەر قەرار وایە بگیریایە مەشیایە هەر ڕۆژە ئەوەڵ بگیریایە من بە ئێوەم وت ئەمانە سنەتە گرتنی یەکتری ناکەن بە مۆد مازەرەت بەس چون ئەگەر بیکەن بە مۆد لە بنەماڵەی بارزانی شەشێم اتفاقە بکەفێ ئەگەر بیکەن بە مۆد دانە دانەیان ئەم اتفاقیانە بۆ ئەکەفێ ئێوە ئەمە لە فەرهەنگە کۆنە ئەم مێژووە کۆنە ئەناسن مەقامە گەورە ناوە خوێنە مەقامە گەورە بڕژێنێت هەر بەم مێژووە جەعلەی جوولەکە هۆلاکۆیە مۆغۆل بە ئامۆژگاریە خاجە نەسیرەددینە تووسی المعتصم بالله ناکوژێ خوێنە خەلیفەی موسلمین ناوێ بڕژێتە سەرزەمین نەوەک کوتیەکەن نەوەک کوت یعنی چۆن نەوەک دروزەکان ئەی پێچنە ناوە حەسیرەکە کیخەکە و ئەوەنەی پێلەقە پیاکەژن دا ئەمرێت ئەمانە سنەتە یەکتری کوشتن لە دەسەڵاتە ناکەنە سنەت ئەمیشە ئێستا ناگەڕێتەوە بۆ لاهورە شێخ جەنگی گوێت وا پێ کاورای کاول وا گەرەکت بوو بە حەیتەرانکردن و بە گەڕانەوە سەرە یەکێتی و بە یەکێتی بازیەکە بۆی تۆ پێتم نەوت ئێشە مەچەکە بێتە دەرەوە کەف خیابان پێتم نەوت ئەو ئیمکاناتەی بردکتە ئێشە تەفویزی خەڵکی بکەی و ئینقلابێکی دروست حساوی بخەیتە ڕێ جا ئێستا بێزە ڕەوەندە تەحەوڵاتێک کە ئێستا لە ناوە قسە ئێمانە تێتە دەرەوە بەڕەسیەکەی فەرموو کاکتا زۆر سپاس کاکتا ئێوەش ئەگەر نەزەرێت قسەیەکی خۆتان هەست ئزافەی بکەن بە مەسائلەکان و دەست پێ بکەن بێزە بەڵێ دەستت خۆش بێ وەڵام نەزەر ئەوەی کە ئێمە دەیبینین قسەکانی مەلا بەختیار بوو و پاش مەلا بەختیاریش ئەوەی کە بۆ من جێی سەرنج بوو لەمڕۆدا قسەکانی سالار عەزیز و ئەحمەد پیرە سعدی ئەحمەد پیرە بوو کە جێی سەرنج بوون کە ئەوان وا دیارە تەحەولاتێکی گەورەیان هەدەفە و ئەم گۆڕانکاری و ئەم تەحەولاتێکی ئێستا ئێمە دەمان هەوێ قسەی لەسەر بکەین زۆر لەوە گەورەترە کە خەڵک پێی وابێ لە ژەهر خواردنێکی سەدحی مەلا بەختیاردا خولاسە بێتەوە و ئەمە لە قسەکانی سالار عەزیز بە تایبەتیدا زۆر بەڕوونی دەردەکەوت کە هەدەفیان پاکسازیەکی زۆر گشتیە و کەسانێکی زۆر لەو ناوەدا دیارە حەسب دەبن و بەرژەوەندەکانیان دەکەوێتە مەترسیەوە جا ئەوەی کە ئایا دەتوانن و پێیان دەکرێت ئەمە بە گوێگران بیگەڕنەوە بۆ تەحلیلەکەی کە جەنابەت ئەتەوێ بیکەیت هەرەوەندە فعلەن من دەنگەکەدا دەنێم كاني دامەزێنەرانی شارەکەکەم و لە هەموو ئەوانەی کە هەم لە خەڵکی سلەیمانین هەم ئێمەمانانش کە تەمەنی سیاسی خۆمان لە سەمانی مختەفێتی و لە ساڵی 75 وتایشە لە سلەیمانی و دەوروبەری بردوتە سەر هەروە ئەمەوێ هاوشۆزی خۆم بەرامبەر بە هەموو ئەو کورد و غەیرە کوردانەی لە سنووری بلۆروسیا و پۆڵۆنیا ئەوانە لەم سەرماوسۆڵەیە
ژیانێکی سەختە بەلەسەر بەداخەوە بەهۆی ژیانێکی ناخۆش لە کوردستان کۆچەکەن و بەداخیشەوە دایەتی ئەوروپا بزانن مەلا بەختیار بە دوو شت دەست پێیەکە. ئەمە کۆنفرانسی کەسێکی قوربانی نییە کە هات کە دادەخۆی بێرێتە دادگاهە مردم. ئەمە کۆنفرانسی سیاسی نەمایشی و انتخاباتی و هەدەفدارە کەسێکە کە خۆی لە قاڵب ڕەهبەریەت و پۆستێکی گەورەتر ئاوێنیت. بزانن ئەمە مەلا بەختیارێک نییە تەجمید کریاگە سڕ کریاگە دەسەڵاتی نییە ئیستە ژەهر خوارد کریاگە و ئێمەی کوردیش حەزەکەین بە قوربانی و ئەو بێت بکڕوزێتەوە ئێمەش لە چەپەڵەمە بماگرێ. ئەو بڕواتە خانەی حوسێن و یەزیدیان نیشان بدات و ئێمەیش یا لە سارات الحوسێن کەین بووی. ئەمە ئەوە نییە. وەکو ڕەهبەرێکی سیاسی کە لە پرۆسەیەکی انتخاباتیە قەراری گرتووێ بۆ شکڵدەهیە پەبلیک ئۆپینیۆن و ڕای گشتی خەریکە قسەکە. سەرەتا بە هۆنینەوە و هەنی ئەژێرباڵنانە شارە سلێمانی دەست پێیەکە. وەدانە قورساییەک و تایبەتمەندیەک و کە ئێستا ئێمەمانانیش ناتوانین بێژین وانە، چون ئەگەر بێژین وانە خەڵکە سلێمانی هۆتەرەمان بۆ تێرێ منفور ئەوین لە لای خەڵکە سلێمانیە تەبیعەتەن. ئەو ئیستە لەگرا هەنیەک ئەداتە ژێرە باڵە خەڵکە سلێمان. مەسئلەیە دووەم، ئاغایە مەلا بەختیار تەحوڵاتە جەهانی بۆ مهمە بە تایبەتی ئەو شتانەی کە ئەگەڕێتەوە سەر مەردەبەیە. یەکێک لەو مهمترین شتانە چییە؟ قەتیسمانەوەیە ڕەوە عدەیەک لەم سەرزەمینە کە مەعلوم نییە کێ هەناردگنی. بزانە ئایلەیەک چووگەسە ئەوێ 30 نەفەر باجی ئامینێکی 90 ساڵەیان واتیە ئێژێ من و ئایلەکەم کە 30 نەفەرین هاتکینە سەر دەرەوە. دەیتۆ ئەگەر کەسێ هانتینەداگە ئەگەر کەسێ نەی هەناردگی وەکو سناریۆ پیرە ژن بە 90 ساڵ تەمەند و چی ئەەکەی لە سنوورە بیلەڕۆس. بیلۆڕۆس کوێز؟ بیلۆڕۆس وڵاتێکی ئوروپای شەرقە کە بە هیچ تەوجیهێک و ئەم خەڵکە ناتوانێ بڕاتە ناوە پۆڵەند یا سنوورەکانە ئەتحادیە ئوروپا. ئەوانەی تۆزێ ئەقلیان بوێ ئەفەهمن کە پرۆسەی پەنابەری 3-4 عامل ئەگرێتە بەرەوە. یەکێک شەڕە، 2 تەبعیزە نژادیە، 3 تەبعیزە مەذهبیە، 4 تەبعیزە جنسیەتیە، 5 بەشداریکردن لە گروپگە لە منفور ئیجتماعی وەکو گەی و لسبیەنە یان بەشداریکردن لە ناوە حزبێک یا جەریانێکی سیاسی کە مەوردە سەرکوب دەسەڵاتە حاکەمە. سوال ئەوانەی وانە سنوورە بیلۆڕۆسا ئێوە کامیان شمولتان ئەکا؟ کامیان؟ هیچ کامیان. هیچ کامیان. ئەی ئێوە کێ هەناردگنیە جێگەیەک وا دەستان بە هیچ کوێ ناگا ئیستا عیدەیەکتان یا ئەمرێت عیدەیەکتان وە زۆرە پوڵە خۆی دەرئەچێ ما باقیتان ڕێگە چارەیەکتان نیە ئیلا ئەوەی کە بگەڕێنەوە. بەڵام ئەم نەمایشی ئاوارەی ئێوە لەسەر سنوورە بیلۆڕۆس ئەگیرفانە کێ ئەڕوا؟ کن ئەوانەی میدیاکانە حەلیم ئیستەفووی تێ ئەکەن و خوا هەڵی ناگریە و فەسادە و گەندەڵیە و ئەم خەڵکە هەڵاتکە و ڕەوەکا و دەرەچێ. کێ ئیستە خەریکە ئیستفادەی سیاسی و کەڵکە سیاسی لەم کارتە ئەگرێ؟ ئەم کارتە بێڵنەوە مەلا بەختیار هەرتکی بەکارهێنا لە دەستپێکە قسەکانە خۆیان. تەوەجۆکێک کاکتا ئەگەڕێنەوە. بەس ئێمە تێگەیشتین ئەم جەمعیەتە کە بریا گەسە سنوورە بیلۆڕۆس و پۆڵەند، ئەم جەمعیەتە بۆ هیچ کوێ ناتوانێ بڕوا، چون ئەگەر وڵاتانە ئوروپایی بە شێوەی یاسا خەریکن کارەکەن یاسای پەنابەری شمول حەڵامانە ناکە. یەکێ 1400 دلار پوڵی ویزای دەڕۆژیان داگە چوبنەسە بیلۆڕۆس بە پاسپۆرت. ئەمانە نە تەبعیزە نژادین، نە تەبعیزە قەومیەتی، نە تەبعیزە مەذهبی، نە جوزئە گروپگە لە منفور. کابرا 30 نەفەر لە عایلەیەک چووگە. ئەم نەمایشە تەبلیغاتی سیاسیە قەرارە ئەم مردمە بۆ کێ بکەن. ئەمە ئەزانی وەسەچی کاکتا
وەسە ئەوەی عەلی خامنەئی گەرەکێ پرۆژەی جانشینی بواتە بەرەوە گەرەکێ نیشانی بدا جمهوری ئیسلامی کڵاپسی کردە خۆی سپای پاسداران خەڵک تێرێتە خیابان وە لەو خەڵکە نازانین لەبەر ئەوەی هەستەی ئەوەڵیەی 100 نەفەر و 200 نەفەرەی کۆکردنەوەی خەڵکەکە خود ئتلاعاتە واجمێن ئەدا وا مەرگ خامنەیەکە وا خەڵک تێنێتە خیابانەوە ئیستا تۆ ئیشە بزانی ئەم 2-3,000 نەفەرە ئەم 10,000 نەفەرە کێ بردگنیە بیلۆڕۆس کێ هانی داگن وا لە بنەماڵەیەکە 30 نەفەر چووگە پیرەژنە 90 ساڵە ئێژێ ناگەڕێمەوە هەر لەگرا ئەمرم پیرەژن تۆ بۆ کوێتێ وەڵا ژیان نەماگە ئەمە کاملە مشخصە تەئاتر سیاسیە ئەو پیرەژنە تەئاتر سیاسیە ئیشێ بزانین کێوا لە پشتە ئەمە بەزر سەقاتە لە پشتە ئەمە مەلا بەختیار و نەچیروان بارزانی دانیشتگەن لە پشتە ئەم ڕەوەی خەڵکە لە بیلۆڕۆسە ئەمە ئیستا خەریکە وا دەریەخاک ئەوێنی کارتەکان ئیستا بە یەکتری ئەخوا ئەمە پێی ئێژن پازڵ کاکە تەها ئەمە پێی ئێژن پازڵ تۆ ئەم تیکە تیکانە ئەی لە یەکتری تەسویرێ دروست ئەکا ئیستا ئەزانی لە پڕێکا چه ئتفاقی کەوتگە بە ژن و مناڵ و جا و جەلالە و گەشتی بەرەو بیلۆڕۆس کەوت کەسە ڕێ تەوجیهێکی نیە ئەقڵە جامەکە ئەم خەڵکە چی پێهاتکە لە پڕێکە ئەم خەڵکە وەکو 91 خۆ خەڵک نان نەو بیخوا بۆ وارڕەوی نەکرد نەبوو نان نەبوو بیخوا ئاردی نەبوو بەڵێ بڵەگەنمی خردە کردەوە بەڵام نەدەڕۆی ئێستا چه ئتفاقی کەوتکە لە سەروبەندی حەملەکەی داعشا بۆ نەچوو ئێستا چه ئتفاقی کەوتکە لێ کاک پەیمان لە سۆران نووسنگەیەک لەو نووسنگانەی کە ئاژانسی مسافرەتی پێ دەڵێن ئێمە لەوێ ئەوەندە پاسپۆرتی خەڵک لەسەر یەک تەلەمبار کرا و لە سەفی ویزای بلاڕووسدایە هەمووی ئێستا ئەم راپۆرتەکەشی چوون و قسەشیان لەگەڵ کردووە لەگەڵ کابرا جا چێ لە پشتی ئەمەیە و ئەم نووسنگانە بە چه ئیجازەیەک دەتوانن ئەو کارانە بکەن و ئەم ویزایە کە ئێستا مەمنوعیش کراوە بگرن ئیتر ئەمە لە قسەکانی جەنابەتدا بە بزانە کاکتەها ئێمە تکنیکێکمان هەز وە کوردی ئێژێت و تاو ئەدگرن و لەرز بەرە ئەدەن و تا ئەگرن تا وە لەرز ڕازیوی مثالێکەدەم کابرایەکیان بردوو قاچاقچێتی کردو لە یۆنانە بردویانە ئتلاعات لە مەریوانە وتویان تۆ قاچاقچیوگی لە یۆنان کابرا کوتوینە وڵا قاچاقچینە و گومونسانە بە بەختێکمون وتوی تۆ بە من بێژە لە سەفەرەکەی ئیسرائیل و کاورا ئتلاعاتی وتوی لە سەفەرەکەی ئیسرائیل چیت کردەکە موساتا وتی کابرا وتی غەڵەتم کرد کاکە غەڵەتم کرد قاچاقچی بووم لە یۆنان بزانە کاکە گیان تۆ ئێشێ دائیمەن نەمایشی دروستکەی کە ئەم نەمایشە ئەهدافە سیاسیە خۆتی پێ تەعقیب بکەی لەگرا مەردم هیچ کارەس مردم هیچ کارەست تۆ سەوارە بەرنیەت و زعفەکانە مردم ئەوی و خەڵک بازی ئەدەی ئیستا تۆ ئەزانی بیلۆڕۆس جێگەیەکی ناکوجا ئابادە لەم دنیا تۆ بە عنوانە کەسێکە لە حەلیمە کوردستان و لە عێراقێکا کە سیستەمەکەی ئەمریکا داینیاگە و عێراقە پارلەمانیە و 500 دانە حیزبی واتیا ناتوانی ئیدعا بکەیت سەر بە حیزب و لایەنێکیت کە لە ژێرە تەهدیدای لە عێراقێکا کە دەم لە تۆلەرالیزم ئەدا پێکەوە ژیانە سیاسی ئەدا تۆ ناتوانی ئیدعا بکەی جزء گروپە گەی و لەسبیەن و چوزانم ئەقەلیەت دینیت ناتوانی چون نێتە ژێرە سەرکوبا هیچ راپۆرتێکی هیچ وڵاتێکەم قسە ناکە هیچ تهدیدێکی شەڕە لەسەر شان نییە تا تۆ ڕۆشت بیتە سەر سنووری تورکیە وەکو 91 تۆ بە فڕۆکە لە سلێمانی هەڵسیاگی لە هەولێر هەڵسیاگی لە بیلۆڕۆس دانیشتی تۆ و زۆر گەرەکتە خۆت کەیتە ئەودیو بۆ سنوورەکانی اتحادیە ئەوروپا کاکە خۆت دنیا گاگەلی نییە کاوران نادواتە ئەودیو نانە گەرەکە بۆ تێرێ پەتوت گەرەکە بۆ تێرێ وەکو یارمەتیە ئینسانی بەڵام نایڵێ تۆوە نێرەکەی خۆت کەیتە ئەودیو ئیستا چۆکە بۆ دابدا بەعدەنێشە دنیا چۆکی بۆ دابا دەی ئەم نەمایشە کێ ئەیکا ئەشێ بزانی بە نەفع کێز ئیستا سناریۆکە دەرەکەوێ بە نەفع کێز با بڕۆ ئاغا گیان ئیدامە بەر
معاناتی گەلانی وەکو ئێمە تێناگا و لە باچێەوەی دەرگاکان بکەنەوە وڵاتێکی کوتۆڵیان یا 40,000 سەربازی نردووە دیوارێکی مرۆیی تۆماینیان دروست کردووە کە ژنی سەکفڕ و مناڵ و گەنجی خەڵکی ئەم وڵاتانە نەتوانن بچن هیچ نەبێ نەوایەک بدۆزنەوە بە ئاسوودەیی بشین. ئامادە بووان میدیا عزیزەکانی ئاگرا بگرن قسەکانێک کە کردی کاملن پۆپۆلیستی بوو. بزانە ئەم مەلا بەختیارە و ئەمسالە مەلا بەختیار و کاربەدەستانە حکوومەتە هەرێم لە هەر کوێ کە قسەکەن بەرامبەر بە خەڵکی خۆیان بە گوێرەی یاسا قسەکەن. مەسەڵەن بەرامبەر بە تۆی بووکانی ئەشێ کاکە ئێمە عێراقین تەوەجۆکەی یا مەسەڵەن یەکێک لە هەولێر بڕوا ئێعتراز بکا بڵێ عەرەبێ بۆ هاتووە لەگرا خانووەک ڕێژە کاکە ئێمە عێراقین بەشێک لە دەستوری عێراقین بەشێک لە یاسای نێودەوڵەتین کاکە ئێمە ناتوانین وا هەڵسو کەوتکەین دائیمەن دەم لە یاسای نێودەوڵەتی و دەستور و ئەوانە دەن. مەلا بەختیار ئەو مەردمەی چووگەسە ئەوێ پەنابەر نییە بە هیچ پێوەرێک پەنابەر نییە تۆ ئەم پۆپۆلیزمە بۆ ئەەکەی لەبەرەوەی ئەو خەڵکە تەعاتوفی بەرەو تۆ بێت بۆ ئەم کارەکەی دەی تۆ لەگرا نیشانە دەی درۆزنی لە هیچ کوێ ئەم دنیا خەڵک کۆچ ناکە لەبەرەوەی کارەبایی نییە قەرار بێ خەڵک کارەبای نەبێ و کۆچ بکە و نانی نەبێ و کۆچ بکە 1.5 ملیار هندی دەبێ کۆچکەن بەرەو دنیا بێژن نان نییە بیخۆین هندی لە ناوی خیابانە لەدایکەوێ ئارزووی هەز مەستەراوێکی بێ و نیەتی مەستەراو ئەمە کامە تەوجیهە تۆ ئەو خەڵکەی پێ ئەگەوجێنیت چۆنە لەگرا تۆ یاسایی قسە ناکەیت و بێژێ و خەڵکە بۆی نەبووگەوە خەڵکە شتبای کردگە و ئەم یاسا ناخوا وەڵا سنوورەکانی داخستووە پۆڵۆنیا بە گوێرەی قانون سنوورەکانی داخستووە کابرا هاتووە بۆ ویزای توریستی بە نێرەکەری خۆی کردگە بەسەر و سنوورانە گەرەکی بڕاتە ناو ئەویش نایڵێ بۆ تۆ تێڵی خەڵکە بانە بێ کورە کاورای کاول تۆ کاورایەک عیدەیەک فەراری لە زیندانەکەی سەقز هاتن گرتنەدان تە دەستە جمهوری ئیسلامی ئەعدامیان کرد تۆ یەکێتی نیشتمانی ئەم خەڵکە ئەم سنوورە ئەم خاکی کوردەوارە کە خاکی گشتمانە 20 نەفەر خۆیان کردە ئەو دیودانەیەکتان کرد مستەفا سەلیمی گرتتان داتانە دەستا جمهوری ئیسلامی ئەعدامی کرد. کاک سەلیم کاک پەیمان ببوورە خۆی لێرەدا کێشەکە ئەوەیە مەلا بەختیار خۆی بەشێک بۆ لەم دەسەڵاتە 400 تریلیۆن دلارشی لەبەر دەستدا بۆ لەماوەی ئەو 30 ساڵەدا ئێستا دەڵێ یەکێتی ئوروپا بێ دەرکی معاناتی خەڵک بکە ئێستا ئەم معاناتە چێ بەسەر ئەو خەڵکێنەوە ئەگەر ئێمە قبولی بکەین خەڵک لە معانات ڕادەکە مەگەر تۆ خۆت ئەو معاناتت بەسەر خەڵک نهێنا ئێستا بۆ بەرپرسیارەتەکەی دەبێ یەکێتی ئوروپا بەر عۆدەی بگرێ. عالیە فەرموون ئەوە هەر لەبەر چاوساقی بوو پس ئەمە نەمایش سیاسیە ئەم کۆنفرانسە نەمایشە سیاسیە کابرا ئەسەن ئوسوولەن مەلا بەختیار کۆنفرانسە خەبەرنەگاری بۆ ئەکا مەگە لە دەسەڵاتی سیاسی دوور نەکەوت کەسۆ درستە بۆچی ئێشێ بێت کۆنفرانسە مەتبوعاتی بکە و نەمایش با و 45 دانە کۆستەری بۆ بێرن و خەڵک هەڵپەڕقەی بۆ بکە و عیوعیوی بۆ بکە و بۆ ئەمە چی ئەمە نەمایشەکەی خومینیە من بە پشتوانەی این مردم دولت تعیین میکنم من توی دهن این دولت میزنم تۆ چکارەی مەلا بەختیاریستە بەڵێ مەگەر لە کۆنگرە کەس بە کلاوی ئەوی چی نەپێوە ئێستا یانی ئەو هیچ مەشروعیەتێکی نییە تەنانەت مەشروعیەتی حیزبیشی نیە چبگا پس ئێستا تۆ تماشاکەی نەمایشێک ئەدات لەوەی کە من وەزنم ڕەحبەرم خەڵک وا لە پشتما ئەفکارە عمومی وا لە پشتما هاتگمۆ و مەورد تەوتەئە قەرارم گرتگە معامرەیە کە معامرەی گیانم بگۆ من تیا دەرباز بکەم خۆ ئەمە نەمایشە تاگرا بڕۆینە سەری دوێنێ بەڵێنمدا ئەمڕۆ وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە لەوێ بیگرم باسی تۆ فایلەکەی دوێنێت نییە بەڵام ئەو بیسەرانەی کە ئەیبیسن دوێنێ قسەی ئەکرد ئەیوو چوومە مستەشفای ئەلخالدە ئوردن هاتن گەڵاڵیان لێداموتیان کاکە وەزع خراوە فریای خۆکەوە تەوەجۆ بکە لەم قسە تەلەفۆنم کرد بۆ سەرۆکە هەرێم تەلەفۆنم کرد بۆ قوبات تاڵەبانی تەلەفۆنی کرد بۆ نێچیر بارزانی تەلەفۆنی بۆم کردو
نێچێر بارزانی تەلەفۆنی کردووە بۆ مەلک عەبدوڵڵای پادشای ئوردون جا ئەو ئێژێ خاوەن شکۆی خاوەن جەلادەت خاوەن جەلادەت تەلەفۆن ئەکا و تیمێکی تایبەت ئەهەنێرن بۆ مەلا بەختیار بشکنینی بۆ ئەکەن سوال مەلا بەختیار سوال ئەوەڵ هەر لەو قسانەی دوێکەت تۆ سەرەتا ئێژی ئەمانە گەمارۆیان دام وتیان کاکە فریای خۆتکەوە کاک مەلا بەختیار تۆ مەشایە چۆن فریای خۆت کەوتایتا پزیشکی ئەحمەقی چۆن وە تۆ ئێژێ فریای خۆتکەوە دەی تۆ چووگیتە لای پزیشک فریای تۆکەوێ تۆ چۆن خۆت فریای خۆت ئەکەوی مەگەر ئەوەی کە تۆ دۆلارە نەوێت مەسەڵەن بە کاورای ئێژن فریای خۆتکەوە ئەمەڵکە کاورا پارەی نییە تەلەفۆن بۆ خەڵکیەکە قەرزەکە خۆ تۆ ماشەڵڵا پارەت هەزوانیە بە پارە و پول و ڕۆشتبوویتە مستەشفا چۆن پزیشکە ئوردونی وە تۆ ئێژێ فریای خۆتکەوە تازە ئیستا ئەوانە تەشخیصیان داگە تۆ حاڵە خراوە دیو دوا پشکنینی تایبەتە بۆ ئەکەن بە دەستورە مەلک عەبدوڵڵا تۆ مەگەر نەچوویتە بیمارستان مەگەر تۆ ملیۆن دۆلار پوڵە نییە بۆچی ئێشێ مەلک عەبدوڵڵا تەلەفۆن کا بۆ بیمارستانێک پشکنینی یەکەم عمومی بوو پشکنینی دووەم سیاسی بوو کاکی کاکە گیان ئەمە ئەسڵەن ئەقڵ ناگرێ ئەمە بۆ ئینسانە ئەحمەق خەریکە قسەکە تۆ ئیستا نەخۆشێکی پوڵێکی فرە و فراوان وا لە دەستا ئەڕۆیتە مستەشفایەک ئاخرین ئیمکاناتە بۆ جێبەجێەکەن چ پێویست بە تەلەفۆنی مەلک عەبدوڵڵا ئەکا چ پێویست بە تەلەفۆنی ئەوەکە کە لێو دوا تازە پشکنینی تایبەتە بۆ کە تۆ سەرەتایەژی ئەمانە زانی گیانە دێگەر زانی گیانە ئەم حەیتەرانە چییە لە ئاخرەوە ئەیکەن خۆ ئینسانە درۆزن وەختی گەرە کێسی مەغڵەتە بکە سەحنەکە لە دەستی دەرەچێت ئەمە ئیسە لە دەستی دەرچوو ئەمە دوێکەوتی ئیستا ئەمڕۆ بزانین نێشی چی بەڵام هەم لە قسەکانی خۆی و هەم لە قسەکانی سعدی پیرێژدا تەکیدێکی زۆر لەوەی کە لە مستەشفایەکی زۆر معتەبەری ئەڵمانیا ینی گزارشەکە قابلی ئێعتبارە مستەنەدەوە دەبێ پشتی پێ بەستین ئەو کاکتە من ئەبێت دوو نوکتە لەگرا پشڕاستکەمەوە ئەوانەی گوێمان لێگرن بیزانن نوکتەیە ئەوەڵ بە ئیحتماڵە فرە مەلا بەختیار دەرسەدێکی خەفیف لە ژەهر لە نەشیا بوێت وە خۆی داوێتی بەخۆی بزانە ئەوەی کە تۆ لە ژێری کۆنتڕۆڵا شتێ زەرەرە پێی نەگەیەنێ هەر لەبەر خاتری ئەوەی لە ناو ئازماییشا دەرچێت دەرسەدێکی کۆنتڕۆڵ کراو لەلایەن کەسێکی پسپۆڕۆ پێت بن ئەمەی کە لەشە مەلا بەختیار ژەهری واتیە ئەسڵەن مهم نییە ئەمە مهمە کە تۆ ئەم سناریۆی ژەهر خواردکردنە بە چ کەڵکێکەتێ بە کەڵکەکێتێ چۆنە لەم ژەهر خواردنە یەک نەفەر نامرێت بۆ ژەهر خواردن بۆ تەقەکردن یە وەکو جانەف کەنەدی بۆ لەگرا ژەهر خواردن بوو گەسە قسەی زارە ئەمانە بۆ ئەم پلانە بە ژەهر خواردنە بە شتێکی تر نییە بۆ تۆ ئیشێ متەوەجه بووی ئەم ژەهر خواردنە فقط وا لە ناوە یەکێتیە ئەمە پارتی نییە ها ئەمە دوژمنانە ئیقلیمی نیەن ها ئێوە ئیشێ ئەمە مەدە نەزەرگرن نوکتەی دووەم کە ئیشێ لە بەرچاوتان ناوێت دەسەڵاتە پارتی و یەکێتی یەکدەست نییە ها ئێوە فکر نەکەن مەسعود بارزانی و کوڕەکەی مەسرور تەکەنێچیرا یەکێکن وە نییە ئەمە شەڕ قودرەتەوە لە ناویانە دروسە لە پەکجێکۆ کە تۆ ئەیوێنی پارتی دموکراتە دروسە هەرتیان ئێژن پارتی دموکرات وەلێ ئەمانە لە ناوە خۆیانە لە بەینە خۆیانە تەوتەئە ئەکەن موئامرە ئەکەن بۆ گیانی یەکتری لە یەکێتیش هەروازە و ئەمانە ئەتوانن جناحەینیان تەکە یەکتریان ڕێکەوێت بابزانن ئەمەی کە تۆ پارتی یەکدەست بخوێنیتەوە یەکێتی یەکدەست بخوێنی تۆ کارێکی اشتباهە ئەمە تێنەگەیشتنە لە بازیە سیاسیەکە اتفاقەکە بێت فەرموو کاکتا بەڵێ کاک پێمان ئەوەی دیکەش کە تۆ کە دەزانی دەستگای زانیاریت بەشێکی لە کۆنتڕۆڵی کەسێکە کە تۆ بە دوژمن تعریفی دەکەیتەوە ئەوڕۆ و بەشێک لە دەستگا ئەمنیەکان و ئاسایش و ئەوانەی ئێشتا کەسانی نفوزی ئەوانی تێدا تۆ نتوانانی و پاکسازی بکەیت چوو بە چ جورئەتێکەوە کە ئیدعا دەکەی خەتەری مەرگ و ترۆرم لەسەرا دێ ئەوەندە لە نێو سیارەیەکە هێناوەتە دەرەوە لە خیابانەکان خەریکی نمایش بازی دەکەیت ئەوەت لە چی ژار خواردن لە چی ئەوەش دەی سەرنجە شاراویکردنی خۆمتان بۆ بکەم و ئەوەنەی چوارچێوەی لێکۆڵینەوە بوارم ئەدا
هەندێک ژەهراوی ئاماژە کراوەها ئێستا مەلا بەختیار ژەهراوی من تشتی وامە نەبیستکە کەسی ژەهر خوارد ئەکرێ ژەهراوی ناکرێ وەلێ ئێستا مەلای ژەهراوی هات کەسۆها هەواستان نزیکی بوون و وەکو مارە جمعە ڕەبتانەکە بەڵێ کاملە ژەهراوی وەستا شتان لەسەر بدەم چونکە هەموو ئەوانەی لە یاسا شارەزان ئەزانن هەموو کەیسێک کە لە لێکۆڵینەوە بوو نادێت ناکرێت پێش تەواوبوونی لێکۆڵینەوە ئەوەی بەشێکە لە ناو کاک مەلا بەختیار خۆت و یەکێتیەکەت و پاڤڵ و شاناز و دەستگاه میدیایی ئێوە بە ئاشکارای ئالەم تۆهمەتیان خستکەسە پاڵە لاهور و دەم و دەستگای لاهور و براکانە لاهور خود پاڤڵ تاڵەبانی لە 8 تەمووزە بە بیانوویە ژەهر دەرخواردکردنی قاچی خستە مەیدان و هاوسەرۆکی تێ هەڵدان کرد و فڕێدا دەرەوە ئالەم و ئادەم ئەزانێ و تۆیش ئەزانی وەختێ دەست بۆ پرۆسەیە ژەهر خواردکردن و زانیاریە یەکێتی ئەوەی مەبەستت کێز مەبەستت مەجموعەیەکی گەورەی وابەستەس وا لە ناوە یەکێتیە دێ ئەم نەمایشە چیایی دەی ئەم نەمایشە ئیلا یەک کارکردی هەز مەلا بەختیار ئەوەی کە تۆ مەجبور نەویت نەمایشە تەئاترە گرتنە ئەمانە لە دادگاهە ئەلەنیا بدەی و لە ژێرە ژێرە دانە دانیان بقرتێنی وە لە دەسەڵات لایەن بووی مەلا بەختیار ئێوە گەمارۆکەتان تەنگۆ کردگەسۆ ئەوەنە داستانە ژەهر خواردکردنەکە قێزەونە یەک نەفەر ناتوانێت دفاعیان لێکا یەک نەفەر زاتی نییە دفاعیان لێکا چون یەک نەفەر زاتی نییە دفاعیان لێ بکات ئیمڕۆ تۆ هەر کەسێک ئەتوانی بخەیتە جێگەی ئیتهام و حەملەی پێ بکەی مەلا بەختیار تۆ ئیمڕۆ ئینسانێکی مەسیحێکی سیاسی دوا زیندوو بووگیتۆ تۆ ئیمڕۆ جام کوردە حەز بە قوربانی ئەکا و سەرۆکێک و تەوتەعی غەتڵیان بۆی کردگە و ژەهریان دەرخوارداگە و نەمردگە و وەکو مەسیح هات کەسۆ تۆ ئیستە مەسیحی یا ئیبراهیمی کە لە ئاگر تێپەڕێکی کامیانی بە احتماڵە فرە ئیبراهیمی کە لە ئاگر تێپەڕێکی مەلا بەختیار و ئیستا هاتکی تۆ ئێژی ئەوەی یاساس و دەسی بۆ ناوەم و لێکۆڵینەوەی لەسەرەکەن لەبەر ئەوەی دیتەڵزە ورد نەدەی تۆ دیتەڵزە ورد بدەی ئێشێ بڕۆی ورد خەڵکی بگری وەلێ ئیستە وە گەلەگال خەڵکەکەنە دەرەوە لە یەکێتی وە کەسیش زاتی نییە قسە بکە قسە بکە ئێژنەوە تۆ ژەهر دەرخواردەرەکەی ئەیکوژن ئیستا ئێوە خەریکن گەلە کۆمەی ئەفکارە عمومی پابلیک ئۆپینیەن و ڕایگشتی ئەکەن لەوانەیەوە ئایانگرن ئیستا وان گشتیان ترسیاگن گشتی زیقی کردگە ئیبراهیم لە ئاگر ڕەت بوو مەسیح هات کەسۆ تەوەجۆکەی بەڵێ فەرموو کاک ناو کێشەکە لە پرسەکە بچێتە ناو وردەکاری و ببێتە مایە ئەوەی کە پرۆسەی لێکۆڵینەوە تێک بچێت بەڵێ من بەبێ ئەم لا ئەولایڵێم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ژەهر خواردن کراوە دووسێ مانگیش پێش 8 تەمووز ئەم تاوانە بەرامبەر بە من ئەنجام بێ ئەم لاو ئەولا من لە ناوی یەکێتیە ژەهر خوارد کریاگەم پس دەوڵەتانە ئیقلیمی حەزف بوو پس پارتی و نەیارانەتر حەزف بوو پس ئیسلامیەکان حەزف بوون چی دوژمنە مەلا بەختیارە یارە دەرونی بە زرسە قاتە ئەتوانێ بێژێت بابەگیان ئێژێ من دەرەنجامە لێکۆڵینەوەکان نایێژم چون دەرەنجامە لێکۆڵینەوەکان سەختە تۆ ئێشێ بڕۆیتە سەر جوزئیات کێ ئەم کارەی کرد لەکوێ کردی مادەکە چی بوو لەکوێ کڕیا کێ جێبەجێی کرد کێ دای بە چی ئەزانی ئەمە وەسە چی وەسە ئەمەی لە کتێوە تاریخە ئێرانە ئێژێ تەیمور لەنگ حەملەی کردە ئەسفەهان و دەستوریدا 80000 کەلە لەسەر خەڵکی ئەسفەهان بوڕن و ئەم کەلانەی نیا سەر یەکتری وەکو مەنارەی مزگەوت مەنارەی لە کەلە دروست کرد
ئەم قسە بەکردنی لە ناوە کتێ و فرە ڕاحەتە سێ ڕاستەیە هەر ئەمە بێبی کە بە فیلمی سینەمایی لێ دروستکە ئێشێ تۆ بیر لەوە بکەیت تۆ تعدادە لەشکریانە تەموچینە چی تەیمور لەنگ چەند نەفەرە 100,000 نەفەرە 200,000 نەفەرە چەندێکیان هێسریان هەست چەندێکیان وە پێی پیادەتیە چەکە ئەمانە لەکوێتێت چەکەکانیان چ شکلیە نەیزە تیرروکەوانە شمشێرە جلوبەرگیان چۆنە جلوبەرگیان هەستیان نێسیان ئەمانە هەر چەند ساعەت دەفعەیە نان ئەخۆن ئەو ڕێگە وا پێیا تێپەڕن چەندێکە چەندێ ئازوقە و خواردەمەنیان بۆ 200,000 سەرباز واپی تۆ 80,000 سەرە وڕی ئێژێ نۆکەریەوە ئاغاکەی وت ئاغایەوە نۆکەرەکەی وتی هەتی و هەڵسم 2000 شەقەتی هەڵبەم کاوراوتی قوربان یا حسێب نازانی یا 2000 شەقە نەوەشاکە ئەم ئەسفەهانە خۆی چەند هەزار نەفەر جەمعیەتێسی 900 ساڵە پێش کە تۆ ئەسەن مەوجود بووگە ئەسفەهانیان نەبووگە کە تۆ 80,000 نەفەر سەر بوڕی چەند نەفەر خەریکی سەر بڕینوگن چەند نەفەر گیریاگن کە 80,000یان سەر بڕیاگە ئەم سەرە لەکوێ بڕیا ئەم خوێنە ئەکوێ کریا تۆ وەختی گەرەکتە فیلم دروستکەی دەبێ هەموو ئەم جوزئیاتە نیشان بێ ناتوانێت وەلێ بە قسەکردن ڕاحەتە سەری 80,000 نەفەری بڕی وەختی گەرەکتە ئەمە دروستکەی دەرەکەوێت تەیموری لەنگ درۆیە ئەم شەڕە درۆیە ئەم 80,000 کە لە بڕیاگە درۆیە مەلا بەختیار تۆ چۆن ئێژی متمەئینی لە یەکێتی ژەهر خواردکریاگی نایەی وردەکاریەکانی بێژیت تۆ بە ئیتمینان و ئێژی یەکێتی ئەم کارەی کرد نە دەستگای ئیتلاعات بوو نە دەستگای میتە تورکیە بوو نە موسات بوو نە ئستخباراتە عێراقی بوو نە حەشت شعبی بوو هیچ کەس نەبوو پارتیش نەبوو تۆ بە قەتعیەت ئێژی کاری ئەمانەسە دێ بۆ وردەکاریەکانی نایژی بۆ نایژیتی چون تۆ ناوێ ئەم وردەکاریانە بێژیت وردەکاریەکان کێشەیان واتیا ناتوانانی بێژیتی وەلێ ئەمەی کە ئیمکانی هەست دەرسەدێ لە زەهر لە لەشی توا بووێ و لە خوێنی توا بووێت غیرە ممکن نییە تۆ لە ژێر ڕاوێژکاری تەکی کەسێکی متەخەسیسی پسپۆڕە هەر لەبەر ئەوەی بەرگەکانە بەدەسەوە بێت دەرسەدێکی کەم ژەهرە پێبەن جا سناریۆکە وا دائەنی وردە ژەهر خوارد کریاگەم لێ کاورا گەلێکێکی تۆ حەزم کایتر ئەم هەڕی کونی و تەڕی کونیە بووە کاتێکتا یەکسەرە ژەهرەکە پێدا و کوژیت ئیتر بۆ وردە لە پاش 3 مانگ پێش لە 8 تەمووز زەهرەوە تۆ ئەدا تۆکەی ئەحمەدی خۆمەینیان وە سەر و خوارکردنت دۆزە قورسەکانی کوشت دۆزە قورسەکانی نەکێشا 2 هەفتە پس تۆ چۆن لەگرا جزئیات نایشی چون مەسئلەکەوا لە جزئیاتە بێ بە جزئیات قسە بکە وەلێ کولیات حکمە گەورەی وعدەی بە زرسە قاتع یەکێتی ئەم کارەی کردە بەشێ لە یەکێتی معلومە ئیتر ئیدامە بە هەڵبەت بە خۆراکێکە لە تورکیا و ئێرانەوە دیە مطمئنم خەڵکی هەرێم هەمویان لە مەلا بەختیار زیاتر ژەهر لە بەدەنیاندایە زانیاریم بۆ هاتووە لە زانیاریەوە کە ئەم کارە بەرامبەر بە بنکراوە یعنی وە نەبێ بەڵام سەرنجامی پشکنین ئەمە بۆ دەرکەوت بێ سەرنجامی ئەو کەسەی وا زانیاری وە تۆداگە مەلا بەختیار هەر ئەو کەسەسە ئەزانێت کێ چۆن چنەوە مادەیەکی سەمی بە تۆ دریاگە لە تەریقە کێوە پێدەدرێ ئیتر ئەمە لێکۆڵینەوەی نەگەرەکە شێرلۆک هۆمزی نەگەرەکە تۆ نە بە دەرکەوتنە خۆ تۆ یەکێک خەبەری پێداگە ژەهر خوارد کریایی یەکێک معلوماتە کاملی بووگە بە تۆ خەبەری داگە ژەهر خوارد کریاگی دەیبێ بێژە کێوگە لە کێ ئەترسن لە کێ ئەترسن تۆ ڕاست ئەەکەیت و ئەم تێ هەڵدریاگە بێرە و بە جوزئیات و بێژێ کێ کێ دەسیتیا بوو نایژیتی دە ئیستا ئەوان چیەکەن دەستگای لێکۆڵینەوە خەریکە چی ئەکۆڵێتەوانێ چۆن ئەیکوڵێنێتەوانێ چی چ شکلی فەرموو
پەرۆشی ئەو کەسانەی پەرۆشتی خەڵکی وەکو ئێمەن دزیان بە زانیارێکە کرد کە بابم مەلا بەختیار فریای خۆتکەوە و دوای هەفتەیەک دوایەوە دیسان هەر ئەو سەرچاوەیە بە منی وت بەڵکو بە وەستا حەسەنیش بڵێ ئاگای لە خۆی بێ هەرمەلا بەختیار ژەهر خوارد کریاوێت ئێشە سێ چوارێکی تریش ئەم کارەیان کردوێت تا نێژن کاکە مەلا بەختیار ئەمەد لە چی تۆ کەی ئەوە لە مهمی بە تەنهایی تۆ بکوژن ئێشە بێت تۆ سێ چوار نەفەر ئەوە دوای هەفتەیەکی وتیان وەلا مەلا ڕەسووڵیشی واتیە دوای هەفتەیە تریش وتیان وەڵا ئەحەیشی واتیە ئەمە بۆ چییە بۆ خاتری ئەوەی کە من و تۆ لە ژەڵەژاندن ئەم زەهنیەتە باوەڕکەین بە ئەم سناریۆ تماشاکە من دیسانەوە وتم ها مهم ئەمە نییە کە ژەهروا لە بەدەنە مەلا بەختیار و ڕەسووڵاها مهم ئەوەسە ئەم سناریۆ بە کەڵکە چیتێ مەلا بەختیار ئێژێ خەبەرم پێگەیگە خەبەر دسەی کردگە کەسانێک کە حەز بە کەسانی وەکو ئێمەکەن یعنی چی یعنی ماستاوچی یعنی نۆکەر یعنی چ کارە تۆ نۆکەرە هەست لەوێ دێ ئەم نۆکەرتە بۆ نایە خۆی نیشان با و بێژێ چۆن تۆ کابرات متەلع کردگە لەم کارە بۆ لەم ئاخرە و متەلع بووگە فایلی کردگە سۆ ئسنۆدن وگە عەکسی لێگرتگە لە شەوێکا کاوران مەسوگە لەوی داگە چۆن چ شکلی مەلا بەختیار ئەم ژەهرە هەر بە تۆ گەییگە هەر بەردەوام گەییگە تەمام بووگە یا هەر بەردەوام وگە تا و دەقیقەی تۆ زانیگە ئەو جۆرەی بازەکە لە پرۆسەیەکدا بوو خۆ حەجکام لەمانە نایژێ ها ئەو هاتکە تف کاتە دەمە ئێمە کە ئێمە باوەڕکەین چ خەوەرە ئیدامە بە بەحکمی ئەوەی کە لە ژیانمە خراپەیەکم نەکردووە جگە لە کوردایەتی لە ژیانمە فایلم نییە یعنی چی کوردایەتیت کردگە کوردایەتی چییە مەلا بەختیار تۆ لە سەرەتایشەوەتە خەڵکە سلێمانی فرە کوردایەتیان کردگە وەلی تاریفی ناکەی تۆ کوردایەتی چییە ماستاوی پڕ لە قەزوانە خەنجەر و تەزوێحی باغەز کەوای پولەکەس ڕاوەبەرازە بە ساچمەزەن لەبلەبیە چییە کوردایەتی چییە چ شکڵیە چۆنە کوردکێس کوردایەتیکردن چۆنە کە تۆ کردکتە دەی ئەمەی تۆ ئێژیتی تۆ فقط کوردایەتی کردگە و نایژی چ شکڵیە ئێشێ تورکیە و ئێران و عێراق و سووریە وەکو حەفی بوو خوێن دنیا ئێشێ دوژمنت وێ وەکو چۆن ئێمە خەریکین کوردایەتیەکەین کوردایەتێکەشمان پێناسە کردگە وە گشتتاندانتان داگەسە حەسان بۆ ئێمە مشەخەسە دەیستە تۆ ئێژی من کوردایەتیم کردگە دەوڵەتانە ئیقلیمیش نیان کوشتگەم کاری یەکێتیە بەشێ لە یەکێتی دروستە مەلا بەختیار دێمە تەناقوز هێستەکە و قسانتە هەر زۆر گاڵتەمێزە کاک پێمان قسەکەی دەڵم من مادام کە کوردایەتیم کردو دەوڵەتانی ئیقلیمی کارم بە من نییە نەخێر ناوەڵە کوردایەتێک ڕازەکە ئەزانی چیەکە جامعەی مەدانی دروست ئەکات و خەڵک ئەخەسێنێت و فستیواڵە فیلم دائەنێت و فستیواڵە فەساد ئەواتە ڕێوە و خوا هەڵی ناگرێ باوکن ئۆلیبرالیە لە حەلیمە کوردستان و کوردستان بازیە کەواتە ئیستە تماشاکە شوپە لە زەهن ناوە فکرنەکەی پارتیەها فکرنەکەی دەوڵەتە عێراقەها فکرنەکەی ئێرانەها من دژمنێکم نییە ئیلا ئەوانەوە ژەهریش دەرخوادم دیاگە تا تۆ فکرکەی تۆ ئەمە لە تاریخە لە مێژووە لە بازی قدرە تا ژەهر دەرخواردە یەکتریادەن وەکو دەستگای عوسمانی وەکو دەستگای قاجاریە وەکو دەستگای مغولەکان وەکو دەستگای ئیسلامی ژەهر دەرخواردمان دەدەن چون ئێمە مۆرەین لە دەسەڵاتە بە فیشەک لێمان نادەن تێرۆرمان ناکەن ژەهرمان دەدەن باوکە سناریۆکە فرە پیسە فرە گەندەڵ و پیس و ناخۆش و ژەهراوی نەوعێکی تر عەجیبە خەڵک ئەترسێ ئەتۆقێ ئەوەنە پیسەکە زاتی نییە خۆی نزیکی کاتەوە فەرمۆ مێژووی خەلیفەکانی بەغدا خەریکە تکرار دەبێت هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئێمەش ناتوانین سابتی بکەین ئەم ژەهرە لە کامە تاریکیە لە پشتە کامە دیوارە تاریکا لە کامە ئاشپەزخانەی تاریکا لەکوێ کریاناوە خۆراکە مەلا بەختیار کێ کردی ئەمە نازانی
وەلی ئەگە فیشەکێ بتەقێ فیشەکەکە دیارە و ئەتەقێت و لە جێگەیەکەوە هاتکەوە ئێشێ بیدۆزی تۆ کێ تەقەی کرد لەکوێ تەقەی کرد چۆن تەقەی کرد نامەیتر ئەمە گشتی وە بەرەگرێ ئەوەی کڕیوێتی ئەوەی گرتوێتی وە ئەوەی پەخشی کردووە ئەوەی تیمەکەی بردووەتە بەرەو ئەوەی نفوزی کردووە ئەمە مەجموعەیەکی گەورەتە دەگرێتە بەرەوە مادامێکە هەمووشی لە تاریکیە هەروەکو ژەهر نەبینراوە نایبینی هەستی پێ ناکەی بۆی نایە تامی نایە تووتەی خەتەرناکێکە دژمنێکە لە تاریکیە بە خەنجەر وێسیاگە تۆ نازانی کێس ئیدامە بە گومانی لە هەڵوێستی کوردایەتی من نییە سەنگەرەکان شایەتن کە پێشمەرگە بوون خۆناغەز تەختەکان ئەزانن خەڵکانی وەکو ئێمە چیمان کردووە ئەمە زانەوە بیری کێمە خاتەوە بیری سوخەڕانەکەی عەلیە خامنەئی بەدەنە زەعیفی دارم دەست چولاغی دارم بەدەنە نەحیفی دارم وا لە بیرتانە ئەمە عینەوە قسەسە ئەمە عینەوە قسانە سەر کوردایەتێکی تەواوم بووگە و لە سەنگەرەکانە پێشمەرگە بوو و سەنگەرەکان گزارش ئەدەن و دەی خەڵکەکەیش ئەگریت و خواڵی ناگری و فرپیای خاسێکی پێ ببا بڕوە لە ناوێکێکیە یعنی لە جەنابی مامدلالەوە تا ئاخر سەرکردە دامەزرێنە هەموو ئێمە دۆست بووین هەموو هاوسەنگەر بووین هاوخەبات بووین وا یعنی من هیچ گومانێکم لە خۆشم ئەی ئەگەر ئێوە دۆست بوون کێ تۆی گرت لە ئاڵای شۆڕشا و 16 ڕەفیقتی کوشت و خۆتیش ئەشکەنجە کریایت و گریایت و فیلم و لێ گیریا و ئاعترافاتە لێ گیریا تا ئەم دەقیقە ڕقەنە و شیروان مستەفای جنایەتکار وا لەگراتە چۆن هاو دۆست بوون و ڕەفیق بوون و ئەوانە کوژریان کێ بوون مەساسە بوون مرۆچە بوون چی بوون قالۆنچە بوون پیانیا پێیان کێ بوون ئەوانە وا تۆ خۆت لە بەرە بیرەوەریە تێپیانە چۆنە لەوێ وا قسەکەی لەگرا وا قسەکەی چون تۆ لەگران نەمایشێکی ترەواوت ئەمە نەمایشی محکومکردن لاهور شێخ جەنگی نیە ها ئەمە نەمایشی گەڕانەوەی مەلای ژەهراویە بۆ دەسەڵاتە گەورەتر دێبە هۆکارێکە بێ تاوانی وا بەرامبەر بە من ئەنجام بدرێت بۆیە بڕوا بکەن سێ دانە هەفتە ئەم زانیارەی پێم گەیشت فرامۆشم کرد یەکمەدایەوە بۆ هۆکار چیم کردووە لە کۆنگرە بێدەنگ بووم یعنی منزورت چییە ئێمە گەوجین یاخوات گەوجی 8 تەمووز دروست کریاگە پاڤڵە تاڵەبانی و شاناز ئیبراهیم ئەحمەد تێن ئێژن ژەهر خوارد کریاگی نەک تۆ ئیستە بە بەزازێک بە حەماڵێکی بازاڕی سلێمانی بێژن ئەو ئاوترێ و ئاومێوژەی خواردە ژەهری واتیا یەکسەرە 50 فەحس لە خۆیەکە چون بیستگێسی ژەهریان داگەزە و پاوڵ مەلا بەختیار تۆ ئێژی من پیا خاسە و گم و پێشمەرگەی قەهرەمان و گم و تێئۆریسیەنە گەورەم و ڕەهبەرە کارامەم و دێ ئەمانە هەمووی دەلیلە تۆ بکوژن تەبیعەتەن حەسوود و حانق و درۆزن و کڵاوبەردار تۆ ئەکوژن تۆ خەریکی کێ گەوجێنیت ئەمە بازی قودرەتە تۆ خۆت ئێژینە و شیروان مستەفا و تەور خەڵکی تیکە تیکەیە کرد مەلا چی جەلال تاڵەبانی هەروە ئەمە بازی قودرەتە چۆن تۆ فکر نەکرد وڵا 30 هەفتە فکرم لێ کردەوە بۆ من کوڕە خاسم و خوا هەڵی ناگری و پێم بە مێرولەیەکدا نەنیاگە و ئێشێ بۆچی منوێ کاکەمە گشتی فیلمە خۆشە تێدەخوایەت بەڵێ کتێبەکەی پشکۆ نەزمەدین پەنجەکان یەکترشکێنن باز باشێن تۆ خۆت ئێژی دەستەواژەی 16 ئۆکتۆبر من دروستم کرد کوتم کۆمەڵی هەرزەکار و مناڵ و مەزم 16 ئۆکتۆبریان دروست کرد تۆ خۆت ئێژی من لە مقابلا وتم 2 ساڵیکە ئەیانوێنینەوە 2 ساڵیکە ئەیانوێنینەوە تۆ خۆت ئێژیت ئەمانە کافی نیەن تۆ بکوژن مەلا بەختیار یا تۆ گەرەک تەمانە لە زاری منە و BBC 30 هەفتە تۆ خۆت دانیشتی تۆ ئەحمەقی تۆ بێعەقڵی تۆ گەوجی ئەبوو موسا ئەشعەریت کەیت و هەر کەسی تر وا ئیمڕۆ کۆرۆنا هەست پژمەیە بکە 500 نەفەر مڕی لێ ئەواتۆ حتا نەڕوات تەستێ بێرێکە کۆرۆنای نییە تۆ چۆن پاڤڵ و شەهناز ژەر خوارد کریاگن و دایکەکان چیناوە
ئەو کەنیشکەکەی حێرۆ خان جەهر خوارد کریاگە لە رووسیا پیان وتگە چۆن خۆت وە پەلەپەل فریای خۆت نەکەوتی 3 هەفتە بیرم لێ کردەوە داخم بۆچی غەدرم لە کێ کردووە چیم کردەواتەوانێ تۆ خوات فیلمی یا مردم وە فیلمەزانی لێ بەکاکی دەسەڵاتم هەموودا وازم لە هەموو دەسەڵاتێک هێنا بۆ یەکێکی تووشی هیچ قەیرانێک نەوێ بۆی ئێمەمانانەوە وتمان کاکە ئێمە ئەچین دوورەکەوینەوە ئەنجومەنی باڵامان هەڵبژارد بۆ ئەوەی ئەوەنێ بتوانین بە ئارامی لە ئەنجومەنی باڵاوە خزمەت بکەین دەسەڵاتی پارە هێز حزبی پلەبەخشینەوە بازار پەیوەندیەکان ڕێکخراوەکان ڕاگەیانکارەکە هەمومان بەرگێشتووە وەوتمان ئانەڵەنێ بەبا بێمە نەوەی نوێین و چەکی نوێەکەینەوە با تاقیکەینەوە ئەنجومەنی باڵا شایەتە من یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا وتومە بە هیچ شێوەیەکە مە نابێ کارێک بکەینەوە برادرانە نیگەران کەین ئەگەر سەرکەوتوو بە نیشانازیان پێوەکەین کە سەرکەوتوش نەبن دوای ساڵ و نوێوە دەرەکەوێ ئەو کاتی ئێمە ئەتوانین بە جۆری کتر بێنەوە مەیدان وە خاوەندارێتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینەوە پلە نەکەین با شانسێک بدەین بەم هەواڵانە مەلا بەختیار دووبارە تەناخوزێکی ترە دروست کرد وتە دەسەڵاتم داوە پلە و پۆست و بەخشینەوە و پارەم داوە بازاڕم داوە مەقامم داوە پوڵم داوە حیچم پێوە نەما وتم پەلە مەکەن ساڵ و نیمێ ئەوێسی ئەگەر سەرکەوتن چ خاس ئەگەر سەر نەکەوتن ئێنەوە چۆن ئیتۆ بە چه زمانەتێ بە چه دەسەڵاتێ تێتۆ دەی کابرا قدرەتی گرکەسە دەس و پوڵی هەس و مەقام ئەوەخشێت و هێزە پێشمەرگەی وا لە بەردەسا و مەشروعیەتی یاساییە دەوڵەتە عێراقی هەست تۆ چۆن تێتۆ مەلا بەختیار ئەم ساز و کاری هاتنەوە چه شکلیە ئللا ئاواسە تۆ ئاواتی تۆ ئیتر دروستە قسەکە ڕاستە ئەژێ کورد بدوێنە خۆی شەرع خۆیەکە دەیواتی تۆیتر چۆنی تر تێتۆ مەلا بەختیار ئادەی تەقلە لێ ئەدەی دەوە ماراتۆن ئەچی مەلەی کراڵە پشتەکەی چیەکەی چۆن تێتۆ تۆ هەرچی دەسەڵاتە داکتە چۆن تێتۆ دوو ڕێگەت هەست یا ئینقلابکەی یا حیزبێکی تردانی یا ئەم کارەی ئیستەیەکەی بیکەی کامیان مەلا بەختیار دیتە ئێمە دروست تەشخیصماندا ئەمە سناریۆی گەڕانەوەی تۆ بۆ دەسەڵاتە مەلای ژەهراوی ئەم حەزە بە دەستەواژە دروستکردنە ئەوە من دروستم کرد بۆت مەلای ژەهراوی تۆ قۆناغی مەلای ژەهراوی دەسی پێ قسەکانی سالا عەزیزیش هەر تەکید لەسەر ئەوە دەکاتەوە کە ئەوان بە ئەندازەی کافی و بە زیادیشەوە وەختیان پێدرا و کاتیان پێدرا بەڵام نەیانتوانی و پێویستە ئیتر بەریان پێ بژیرێن کاکە تەها ئێشە تۆ بزانی و بپرسی زمانەتە ئەم قسانەی ئەیکەی قدرەت ئەم قسانە ئەیکەی چییە بزانم ئێمە لەگرای ئاخێزە کوردەوارە سەر بە خۆمان دروست کردە تێن قسە ئەەکەین بۆ خەڵکی خۆمان ئەقڵە سەلیمێک کە ئەبێتە مەبنای خووی ڕەفتاری خەڵکی ئەگۆڕین قسەیەک مەسەڵەن بە کابرایەژین تڕۆت ئەەکەین ئەزانی چۆن تڕۆی ئەەکەین ئەو تێت ئەی خونجنێ ئێژێ من کوڕە خاسەم ئێمە ئێژین بەم دەلیلە ئەمە درۆزنە کلااوبەردارە ساختە چییە خوێڕیە خەڵکەکە ئەوەڵ دەفعە پێی وابوو کوڕە خاسەس ئێستا وەختی قساکانی ئێمەشنەوێ لە زەهنی خەڵکەکە کاورا ئەوێت و خوێڕی وهەس چه اتفاقێکەکەوێ خەڵکەکە مۆڕی لێ ئەواتۆ قدرەتی ئێمە لەکوێ بوو قدرەتی ئێمە لە گۆڕینەوەی درۆزنیە ئەوان بە واقعیت بوو ئیستا مەلا بەختیار قدرەتە تۆ چییە زمانەتە بەدەستکردن خێزە تۆ چییە وەختی حەجێکە بەدەستۆ نەماگە دێخۆ لەگرا هیچ مردمێ حزوری نییە هەموو شتێک داڵانە تاریکەکانن بزانە تۆ دووگانەی مەخفیکاری نهێنیکاری و شەفافیەتە هەست فەرقە دەسەڵاتە دیکتاتۆرتە کە دەسەڵات دموکراتە کە تۆ شعاری ئەدەی وا لە دووشتا یەکێکیان مەخفیکاری و شەفافیەتە دەسەڵاتی دیکتاتۆر مەخفیکاریەکە دەسەڵاتی دموکراتیک شەفافیەتی هەست میدیای ئازاد بۆ شەفافیەتە
تۆ تا ئەم دقیقەیشە سەدام حسین متهم ئەەکەی بە دیکتاتۆریات خۆتان تا ئەم دقیقە بەناوە دەسەڵاتە عێراق و دەسەڵاتە حکوومەتە هەرێم کۆبوونەوەی نهێنیەکەن کەس نازانی لەسەر چی ڕێیەکەون تەوتە ئەبەر عەلەیهە کێ ئەکەن موئامرە بۆ کێ ئەکەن لەم موئامرە کێ دۆڕانگێسی چیتان فرۆشتن لێ بەباکە شانسەکەمان زیاد لە حەدیش پێدان نەک ئەمەی بەرامبەر بە من کراوە ئەوەی بەسەر یەکێتی هێنراوە لە ژار خواردن خەتەرترا خەتەرەکە لە چیایە خەتەر لەوە نییە یەکێتی لە ڕووی عەسکەری وشکا بێ خەتەر لەوە نییە یەکێتی دەوڵەتانی ئیقلیمی موامەرەی لێکەن یا دەوڵەتێکی ئیقلیمی موامەرەی لێکا خەتەر لەوە نییە ئەمڕۆ بەیانی دوو بەیانی خوا نەکردە خوا نەخواستە ئەها ئیستا دووبارە محورە قسەکانی مشەخەس کردو مەلا بەختیار ئێژێ خەتەر ژەهر خواردکردنەوەی من نییە خەتەر ئەوە نییە یەکێتی کەوت بێتە ژێر شکستی عەسکەریوە خەتەر ئەوە نییە دەوڵەتانی ناوچە بەرامبەر بە یەکێتی کەوتبوونە مەئامرەکردن ئەی خەتەر چییە خەتەر ئەوەسە وا خەڵکی پشتیان کردگەس بە یەکێتی ئیستا مەلا بەختیار تێتۆ تا خەڵکی ڕوو بکاتە یەکێتی چه هەیکەڵێک ئەتوانێ خەڵکی بێرێ بەرەو یەکێتی چه هەیکەڵێ هەیکەڵە سەرۆکێکی قوربانی بووگە تەوتەئە خۆی بەهای داگەن لە مەرگ گەڕیاگەسۆ خۆی لە مەرگ گەڕیاگەسۆ گەلەکیان وگە خۆیشی بکوژن ئەو ئەفامێ ئەم مەردمە چەنێ مهمن ئەوە نەبوو بە یاروانە سەر سنوورەکانە بیرۆ ڕۆسوو بە ماستاوکردن بۆ سلێمانی دەسی بێ کرد خەتەرە گەورەکە ئەوە نییە مەلا بەختیار بمرێ ئەوەسە پشتیان کردگەسە یەکێتی بۆ چون جەماعەتێ زەهر فرۆشە ژەهراوی کەروانە ناو یەکێتیە ئەی ئەم جیانە کردیان کێ کرد ئەی بەرنامەی تۆ چییە ئەی یەکێتی تێ هەڵدریاک چییە دابێ بێ زەحمەت تعریفی کەرۆ بزانین یەکێتیە تێ هەڵدریاک چییە مەساسە ساردیە شەربەتی مێوژە یەکێتی چییە هیچ حیزبە وا سالار عەزیزە ئەحمەق ناتوانێت تعریفێکی دروست لە حیزب بکە لە قسەکانیان مەوجودە تعریفە دروست لە حیزب ناکە حیزب ئەبزار کەرەستە تولز کەرەستەس لە چوارچێوەی دەوڵەت ملەتێکە بۆ دەستە و دەستکردنە دەسەڵات وەگرتنە دەسەڵات نەڕەبتی بە ئازادی هەست نەڕەبتی بە ئازادی بەخشینەوە هەست نەڕەبتی بە تەعقیب و بە شوێنچوونە ئارمانەکانە هەست خولیاکانە هەست ئیدەئالەکانە هەست حیزب ها بە شوێنە بە دەستگرتنە دەسەڵاتە سیاسی لە بازاڕە سیاسی منفعەت سیاسی ئەخوات منفعەت بکێتە وەسەتۆ بۆیە لە بازاڕە سیاسیە دوو حیزب بەرامبەر بە یەکتری لەم بریتانیا لە کانەدا لە ئامریکا ترامپ هەڵەگەڕێتەوە بە جۆ بایدن ێژێ سیخنە نیخن تۆ بە 86 ساڵ تەمەن تۆ سیخنە نیخن چوزانی سیاست چیە چونێژە خۆمم کارم من خۆم ئەوان حیزن دزن کڵاوبەردارن خوێڕین من کوڕە خاسم من دفاع لە ئێوەکەم ئەوانە کڵاوچین خەڵکینە کڵاوە نێنە سەرتان ئەم جمێنانەی من پێیانەدەم لەسەر ئێوە پێیانەدەم لەسەر مافە خەڵک پێیانەدەم ئەمە سیاسەتە ئێوە ئەمیشتانە لە سەرزەمینە ئێمە گۆڕیگە گشتتان بەڕێزن و حەز بە یەکتریەکەن و دەمەخەنە ناو دەمە یەکتریا و شەو لەگەڵ یەکتریا ڕائەبوێرن بە خۆشی ئەمە سیاسەتە ئەمە ئەگەر تۆ ئەربابێکی ترە نییە ئەربابەکەی داینیاگی نۆکەرە نۆکەرزات و چیت چ کارەی بەرخاستە لە ئیرادەی مەردمە کوردی لە مەچەکە قارەمانانەی کوردانەی مەردانەی خۆت هاتیتە دەرەوە دەی من ئیستە پەیمانە حەیدەری یەک نەفەر توانی بەڕێکخراوە و جەریانێکی گەورەی ئینقلابی بخەمە ڕێ دانە بە دانەتان هەڵ ئەوەسم بە سەدان پەیڕە و مسلح بە ئیدەیە ئاخیزە کوردەوارە سەر بەخۆم هەست بۆ ئێشێتەکە تۆ مەعامڵە بکەم بۆ ئێشێ بە تۆ بێژم کوڕە خاسە بۆ ئێشێ بێژم
گەوجم گێجم دەی من لە سەختاییە وە چنە ڕووکە توانیم دەسەڵاتێکی گەورەی بنەڕەتی سیاسی دروستکەم بۆ یەشێ بۆ تۆ کۆتا بێن بۆ یەشێ جێگەی تۆیش بکەمەوە لەسەر چی گەوجم دەینا من ئەمە نییەم یەکێک دروستمی کردگە ئێژێ تۆ و کاکتاها و ملا بەختیار و مەسعود بارزانی بە یەک و ڕێەکەون ئەم نانە دانگریاگە بیخوێن معلومە منێشێ فەرمانی ئەو جێبەجێکەم کاملا معلومە منێشە فەرمانەکەی ئەو جێبەجێکەم چون خوام بە مەچەکە خۆم ناتکمە سەرەوە وەلە ئیستا من بە مەچەکە خۆم هاتکەم مەلا بەختیار دانە دانەتان بەگوێ هەڵەوەسم بێمنەتم بە دنیا چون ئەم دەسەڵاتە خۆم دروستم کردگە خۆم فەرموو کاکتا ناخۆ دەست پێ بکاتەوە خەتەر لەوایە ئەم سەرکردایەتی و بەشێکی ئەم سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە متمانەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە دوای چوارەمین کۆنگرە دابەزان متمانەی ڕای گشتی ئەمە خەتەرترین ئافاتە دوورکاریان حزبێک بێت لە 250,000 ئەگەر ئەمە خەتەرناکترین ئافاتە متمانەی گشتی لە ڕای گشتیە لە دەست بدەی دقیقەن ئەو چەکەوە دەستی ئێمە و ورد و درستمان تڕۆ کردگە ئەها بۆ ئەوانەی وا نافەهمن مبارزەی سیاسی چییە بۆ ئەوانەی وا نازانن مبارزەکردن و ڕزگارکردن ئومەتێک و سەرزەمینێکی شەکلیە ئێستا گوێتان پێ و مەلاکەمتیار چیوت مەلای ژەهراوی چیوت وتی ئێمە لە ڕای گشتیا دۆڕاندگمانە تۆ لە ڕای گشتیا چۆنیە دۆڕی بەم کارە منەیکەم ماهیەت درۆزنانە فەشەل کاول بێسەواد بێهیچ و نادروست دەرئەخەم ڕای گشتی بەرامبەر بە تۆ ئەگۆڕێت تاگوێکە پێی وابوو گە تۆ قارەمانی ئیستا دەرەکەوێت تۆ کڵاوبەرداری حیزی بێشەرەفی تۆ ئەم مردمت خەڵەتان دگە تۆ ئەم مردمت کاول کردگە چه اتفاقێکە بۆ کەفێ لە ناو زەهنیەتە خەڵکا نامێنێ کێ دانیشێ لە زەهنیەتە خەڵکا ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ حەریت بوو دە ئیستا دۆڕیاجی لە ناو زەهنیەتە خەڵکا گەرەکتە چۆن بێریتیوە ئەوەی کە تۆ خۆتت دەرخوا زەهرم دەرخوارد دریاگۆم خەڵکیشە ئاشناس بە حسەین و بە مەزڵومیەت و خوا هەڵی ناگرێ زەهرم دەرخوارد دریاگە و نەمردگم نە تۆ مردی نە شاناز مرد نە هێرۆ مرد هیچ کامتان نەمردگن لەم تەوتە ئەی قەتڵە ناوسکی و ڕێلاهوو لە شێخجەنگی یەکێکیانی نەپێکا گشتی دەرباز بووگە و گشتی مدعیە و گشتی ساڵەمە و ئیستا دووچکە تەکانەدا و خوا هەڵی ناگری و خاسیەکەینەوە خاسیەکەنەوە ئیستا تۆ هاتکی بە سناریۆی ژەهر خواردبوون و قوربانی بوون ئیبراهیم لە ئاگرا دەرچووگە مەسیح دوای مەرگەڕیاگەسۆ و تۆ تێت چاکسازی ئەەکەی ئەوە نییە خەڵکەکە سینەفەر لە بنەماڵە دەرچووگەوا لە بیلە ڕۆسا تۆ پشتیوانیان ئەەکەی ئێشێ چاکسازی کەی چی بکەی ئەم گشتە ماستا و خوەر و درۆزن و کڵاوبەردار و خوێڕیە کە وانە ئەوێ لای وەی ئلیتە جەدید بێری ماستاوچیە جەدید بێری دەڵە دزە جەدید بێری تەوەجۆەکەی ئاغا مەلا بەختیار لەگرا مردم معنای نییە تۆ خەریکی بەم مردمە تەسویرێکی تر ئەفرۆشی تۆ کێ ئەتوانێ ئەم چاکسازیە بکا کاکتا ڕەحبەرێک واز زەهر خوارد کریاگە دڵە گەورەیەکی سو کوڕە خاسە سو تێت و خاسیەکە ئەمە دەقیقەن ئەوەسەر ڕای گشتی وا ئەگۆڕن تا بفەهمی سناریۆ وە چه دەردێگە خوا سناریۆ وە دەردە چه ئەخوا کاکتاها وە دەردە ڕای گشتی ئەخوا فەرموو 100,000 دەنگ ئێمە دابەدیوین لە دوا هەڵبژاردن حزبایەتی لە ناو یەکێتی پەراوێزخرا لە بەخشینەوە بوو بە شتێکی زۆر زۆر تەبیعی بۆ چەند مەسئولێک کە بە ئارزی خۆیان بە پێی زانیاری من 11,000 پلەیان بەخشیوەتەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕۆن سەیری سکرتارێتەکەی من بکەن حزبایەتی وە پەراوێز خریا لە یەکێتی نیشتیمانی یعنی چۆنەوە پەراوێز خریا حزبایەتی کردن چی شکلیە
حیزبایەتیکردن مەگەر ئەوە نییە تۆ ڕزایەتە مردمە بەردەسە بە هەر شێوەیەک بگریتە دەسەوە لەبەرەوەی دەنگی لێبسێنی مەگەر ئەمە ئێوە نەوگن 1,500,000 نەفەر مشە خوارتان ناونیاگە لە حکوومەتە عێراقی پوڵەکەی ئەسێنن ئێوە بێجگە ئەمە چیترتان هەست بە ناوی حیزبایەتی بۆ خەڵکی ئەیکەن چیترتان هەست چۆن ئەم کارە ئەکەن ئیلا ئەوەی کە یە خانە نعمەتێک و یە بوجەیەک تێرن و بەشی ئەکەنەوە خەڵکیەکەنە مەعاشخۆر خۆتان و نۆکەرە خۆتان و کارمەندە خۆتان کە وەختت دەنگدان دەمتان پێباتوو بێت و تفەڵچیتان بە کارێکی ترەکەن ئەیکەن چۆن حیزبایەتی بە پەراوێز خریاگە حیزبایەتی چ شکلی ئەمەرا بەختیار کە ئیستا بە پەراوێز خریاگە چۆنە تۆ ئیدەت هەز ئارمانت هەز خیاڵێ تەعقیبەکەی ئەم خیاڵە چۆن چ شکلی کە بچووک بگەسۆ نەماگە پلە بەخشینەوە مەگەر ئێوە خۆتان بێجگە لە پلە بەخشینەوە کارێکی ترتانە کرد ئەم یەکچێتیەوە 200 نەفەر نەبوو چه اتفاقێکە و یەهۆ بووە 100,000 نەفەر لەکوێ ئەمانتانە گرت ئەمانتانە لەکوێ هاورد ئەمانە گشتی انقلابی بوون ئەی بۆ وەختی خۆی ئەکسەریەتۆ هۆم جاش خەفیفە بوون چی هاوردنی موچە دەسەڵات گەمانیانە کردگەیتر مەقامیان بەخشی گەسە وەکو خوات وەکو مام جەلالە وەکو مەسعود بارزانی مەگەر ئێوە کارێکی تریش ئەکەن بێجگە لەمە سەرۆک عەشیرەت دروستکەن و دیوەخانی بۆ دروستکەن و تەک دیوەخانەکە ڕێکەوتین و سەرۆک عەشیرەتمان چاو پێکەوت و عەشیرەتی فڵان ئێمە هەرچی ڕۆژە تۆ خوات یەکێ لە کارەکانە چاو پێکەوتنتەکە سەرۆک عەشیرەتەکانە دێ ئەمە دولار بەخشینەوە و پوڵ بەخشینەوە نییە چییە سەرۆک عەشیرەی ساختە و دروست کرد ئێژێ من 15,000 نەفەر عەشیرەم وا لە پشتا بە قسەی من هەمویان دەنگ بە تۆ ئەدەن عەشیرەی من سەر بە تۆن هەمووی یەکەتی چییە ئەم حیزبایەتی وا تۆ جۆرێکی ترەیکەی ئەمانە جۆرێکی ترەیکە حیزبایەتی وە پەراوێز خریا چی ئەکرێ حیزبایەتی نەئەکریا چی ئەکریا گەلایەتی ئەکریا چی ئەکریا حیزبایەتی وە پەراوێز خریا بازرگانی ئەکریا مەگەر ئێوە بێجگە لە بازرگانی کارێتری چەکان کارێکی تریش ئەتوانن بکەن بەڵێ فەرموو زیاد لە 250 فایلی تایە کە من مەسئولی بەکارژێر بووم داوای پلەبەرزکردنەوەیان کردووە بە هەموویان چوومەتەوە ئەوەی بە زنجیرەی حیزبایەتی سروشتی گەشەی نەکرد بێت تەوقیعم نەکردووە پلەی بەز بکرێتەوە شایستە نەبوو بێت تەوقیعم نەکردووە بە هەمووی کۆی کەیتەوە لەو ساڵانەی من مەسئولی کارگەر بووم 30 کەسم بەرز نەکردوێتەوە بە ئەندامی مەکتەبەکان 30 کەس بە هەموو دەسەڵاتەکانی کە هەمان بوو لە کارگەر ئەمە خەتەرە بۆ یەکێکی بەڕێی من و بۆ یەکێکی وای خەڵک متمانەی لێسێنێتەوە کاکە بۆ خەتەرە بۆ یەکێتی مەلا بەختیار ئەوە بۆ خەتەرە بۆ یەکێتی ئەوە گەورەکردنەوەی دەوڵەتێکە کە ئێوە پێژن حەلیمە کوردستان بروکراسیەکی ئەلەکیتان بە تەوزیعکردنە پارە گەورە کردووە بۆ خەتەرە ئێوە بە چیتر ماگنۆ بە چیتر لە حەلیمە کوردستانە ماگنۆ بەچی ئێوە کامە باوەڕەنوا 200,000 کارمەندی ئەمنیەتیتان هەست بە پێش دەرکە و زانیاری و پۆلیسی شەقام و بەچی ئێوە 200,000 تان گرتگە ئەمانە هێزە کوێن هێزە جبهەی شەڕن هێزە ئەمنیەت داخلی لە بەرامبەرە کیان یعنی چی مەلا بەختیار تۆ هەر دەوڵەتە گەورە کردگە بە مەعاشدان و مؤسسات دروستکردنێک ئەلەکی لەبەرەوەی خەڵک شغڵە مزەخرەفی بوێت کاورا وە زۆرە کردە تفەنگچی 450,000 پێ ئەدا هەر لە ماڵە پاڵ ئەکەوت هەر لەبەرەوەی هەویەیەکی یەکێتی بخاتە گیرفانی پارتی شەروایە کرد مەگەر وانە خەڵکە خۆی خەریکە ئەوێنێت واسە تۆ 1,500,000 مەعاشخۆرە داگەسە حکوومەتی بەغا لە 5 ملیۆن جەمعیەتە لە 5 ملیۆن جەمعیەتە کاول حکوومەتی بەغای ژێمە چییە تۆ ئەم کارتە بۆ کردگە تۆ چیت بە عنوانە یەکێتی و پارتی چیت حەیکێنیەی نە باوەڕی نە ئیدەی حەیکێنیەی تۆ چیت
تەوزیعکەری دەسەڵات پارەیەکی وا پارەکە بەشێکی فرەی ئەجزی دەرسەدێکی تەوزیعەکەی لە ڕێگەی موچە ئەویش بە ڕۆبع موچە و چارەکە موچە و نیوە موچە بە کارێکی ترتان کردگە چی ئەەکەی مەسەڵەن چی ئەەکەی ئێستا دەوڵەتە عێراقی نەفت نەفرۆشێ و سەفتە دۆلارە بۆ نەهەنێرێ تۆ چی ئەەکەی تۆ نەوت نەفرۆشی بە تورکیە چی ئەەکەی و ئەم پارە نێری تەوزیعەکەی و خەڵکو و عەشیرەت و عەشیرەتی فڵان و عەشیرەتی بیسان و عەشیرەتی بیسان بە پارە نەگری چی ئەەکەی تۆ چیتر هەی هیچ وا چوارتاندا ئەنیشی قسەکە لە پشتی دووربینە نازانێ قسە بکە دەمیە پێچێتەوە یەکە 2000 کەلەمەی غەڵەت تێتە ناوی دەمی بەڵێ نەخێر تۆ هاتی ڕۆڵەی کوردیت پەروەردە کرد کۆمەڵگایەکی بتەوی ئینقلابی دروست کرد ئینسانە وشیارە ئاگا دروست کردووە ئیستا هەر کەسێ لە حەلیمە کوردستانە بەشیای ڕەهبەرێکی گەورەی سیاسی و ئینسانێکی کوردی ئازادە وایە وا حتا کەنارەکانە دەریای عەمان و کەنارەکانە دەریای مەدیتەرانەی هەڵ بدڕیایە کورە بچۆ کاورای کاول مشتێ مردمی ئەقڵ قۆڵفە دروست کردگە و پڕەپێ حەڕاکا بەرەو بیلۆڕۆس 200 وشە نازانێ قسە بکە فاسۆلیا و نەوشەکە و پیکاپەکە و جنسەکە و ماساجەکە و خواردنەوە و خواردن و مەسینە و موچە و مەعاش و موچە و دۆلارەکە و هەر ئەوە ئەزانی هیچیتر نازانێ بۆ کێ مقصرە لابد من مقصرم تۆ خۆ نیەیت و مەسعودە بارزانی خۆ نییە و لابد ئەم مردمە خۆیان فاسدن ئەی چۆنە تۆ ئیسە لە گرابەکاریان ئەوەیەکی حەقی خۆیانە بڕۆن بە حەسێنەوە ئەی تۆ چی کارەی بە 300 ملیار دۆلار دەرامەدۆ چیت کردگەمانە ناحەسێنەوە بەڵێ فەرموو ئێستا من چیم کرد خەبەرەکەم پێگەیشت دەمکرد بە هەڵاو بگرم لەخواڵی ناگرێت تۆ فرە پیاەکی ئەسڵەن پیاەکی سەنگین و مەبەتینی تو ناونایکەی تۆ قاڵ و قاو ناکەیتە خەڵکی و بێن و برا ڕۆ منیان ژەر خوارد کردو ناوەڵاو هیچ نییە و گوێمەدەنێ و پیاگە و مەرگیشی بەسەرۆتێت و ئەم ڕێگەی سیاسیە و خەسارمان لێکەوێت و ناوەڵانەوە کردە قاو فقط لە مستەشفا خالی تەلەفۆنە کرد بۆ قوبات کردی بۆ نێچیر کردی بۆ مەلەک عەبدوڵڵا دنیا و تێگەیان لێ خوار خاجە حافز ماوە کەس نەیزان و فریام کەون و برا ڕۆ هەر خوارد کریان و ئەم کوژن بەس نییە تۆ ئەوەنە بەناو بانگی خەڵک فریا ئەکەوێ ئەو کوژن ئەم مردمە مردک وجودیان مردگە کەرامەتیان مردگە ئەقڵیان مردگە قەبارەیان مردگە مەلا بەختیان نەم کردە قەرم و قاڵ ئەمەیسە خۆی ئەفرۆشێتەوە خەڵکی پیای مهمێکم و دەروندارم و دەروونە گەورەیەکم مەسوو نایکەم و قرم و قاڵ و حیچێنیە و ماچێ بۆ گەورە کچێ حیچێنیە و پیا پەزدار پەزی ئەمرێت و کوڕدار کوڕی ئەمرێت و منیش ڕەهبەرێکی سیاسیم و تۆتە ئەم بۆکەن و ئەم کوژن و توخوا و پۆپ مەڕن و قژن مەڕن و کوڵم مەڕنن ئەیکەن و قاڵ بە حەیامان نەچێ ئەی بە ژەهر چییە هەر حەیامانە چێ بێژن مەلا بەختیار وە ژەهر کوژیاکە ئەیسە با تەوزیح باداوەت خوا بە ئارامی جگەر لە کەس و کارم و چەند هاوڕێیەکی خۆم لەبێ بە کەسم نەوت ئەوان کەس نییە پێویست بوو کە منە بێ بڕۆم خۆم فەحسکەم پێش ئەوەی بە هەواڵ بابڵ بڵێم پێش ئەوەی بە زانیاری بڵێم پێش ئەوەی بە بەڕێوەبەری گشتی ئاسایشی کوردستان بڵێم کە ئەمە جیهاتی معنی منن ئەبێ یەکەمین لایەن بەمانە بڵێم لێکۆڵێنەوەی جا بکەن ئەوەشم نەکرد کە ڕۆشتم بۆ عەمان چوومە خەستەخانەی خالیدیە دوێنێ سەرگوزەشتەکەم گێڕایەوە کە جەلالەتی مەلک هاتە سەرخەت
ئاتخواوە بگرە بەحسەکەم دەرکەوت ئاوە بگرە جەلالەتی مەلیک هاتە سەرخت کورد داوەشەی ئەحمەق سەدام حسەین مەلەک حسەینی وە قۆنەرەکەی حساو لێ کرد تۆ هەر کوردەکە بەردە تۆ ڕەهبەرێکی سیاسی عێراق گەورەترین وڵاتە عەرەبی بوو سەدام حسەین ملحوڕانە ئەی خوڕیە سەرە سەرانە عەراب کەسی وە پیاگ نەزانی خەجاڵەت ناکێشی جەلادەتە وەشکۆی کاورای تێ هەڵدریاگە هاشمی بۆگەن خاوەن شکۆ جەلادەتی وەشکۆ تاسیری جومەنگە کاک ئەوەنەی بزمارێکە بابا تۆجی شخصیەتە بوێت بەڵێ تۆ بەم شارانە ژار خواردووکراویت دەست بەجێ ئەنجامی لێکۆڵینەوەی خەستەخانەکەم نردوو بۆ هەواڵ باڵ نردوومە بۆ زانیاری نردوومە بۆ دکتۆر خەسە و هاوشار و برای بەڕێزم وتومە بۆ ژیان دەرە بیگرە ئێژێوە کەسم نەوت تا چووم ئەنجامەکەی فەحسەکە دەرکەوت هەناردم بۆ هەواڵ پاڤڵ هەناردم بۆ کێ هەناردم بۆ کێ هەر باجی ئامینم ئابوو هەنێری بۆی کاون دێ ئەمە لە چیقەچی قوبی کە لە ڕێخوا و لێم قۆمی ئاگە و ژەحیان دەرخوامداگە و تو خوا فریام کەون و ئەمەت بۆ کردگە بۆ پیاگوای تاو دەنگە دەرنە هاوردایە و قەیناکە وە من لە پیاگاتێت و قاون نەکردایە و سووکێ بڕایەتە خۆ دەرمان کردایە و بەهاتایەتە و بوو چفاندایە بوو تا عیب بە باسی نەکە ژاریان پێداکە عیب عیب بۆ یەکێتی عیبە باشە کاول ئێمە چۆن قسەکەینەوە قسە کاوە کوردو ناوێ ماڵی کوردانی یەکخەن دێتۆ قسانە بۆ دەیتە دەرەوە بۆ لە هەرکوێ ئەم سەرزەمینە کارێکتان کرد شارتانە وتان لاوە خوا هەڵی ناگری دوژمن ناوێ بزانێ پێمان ئەی بۆ لە گناگەرەکتانە عالەم و ئادەم بزانێت بۆ ئیستە دنیاتان تێگەیان دەگە و ژەهر ئەدەنی یەکتری و یەکتری ئەخۆن و ئەم کارە بۆ ئەکەن بۆی کەنە قاو ئللا ئەوەی کە تۆ هەدەفە سیاسیە تاقیبەکەی ئللا کە تۆ سناریۆیە خەریکە ئەوەی تەڕێوە چیترە ئەی بۆ هەرچی چتە شارتانەوە ئەی بۆ هەرچی جنایەتە شارتانەوە ئەی بۆ تۆ خۆت لەبەرە بیرەوەریا ئێژی وەڵام من ئەم کاورا گەرەکی و سەدەکەی دوکان تەقێنێتەوە یانێ نەوشیروان مستەفا گۆڕان جواوتی ئەداوە ئەی بۆ تا کاکە نەوشیروان زیێنە گوزاتێ نەو دەمکەیتۆ تۆی ژێژی من لە کەس ناترسم ئیستەیشم مەلەفە دنیام ها بەلاوە لێ کاکە دەمە نەکردێت ئەمەد لە چی ئەوەت لە چی هەدەفە من لەم قسانە مەسە مەلا بەختیار سابتی بکەم ئەمە سناریۆی گەڕانەوەی تۆ بۆ دەسەڵاتە و تۆ حیچکارەی لەگراها ئیدەیەک وانە پشتە ئەمە کە نەمایشێک لە ڕیفۆرمی ساختە بدەن و هەرچی ئەبزارە بەکاری ئێنن خەڵک کۆچە دەن خەڵکەکە ئەکەنە سناریۆ هەر دەقیقە تەلەڤیزیۆن نیشانیان ئەدات تاوەکو کارتە سیاسی لە بەرامبەری ئیدەیەکە بەکار بێن ئەمە بازیە قودرەتە لە بنەماڵەی بارزانی بزانە مەلامەچە دوو کوڕیتری بوون لە کابینەی سەدام حسەین ناون کوشتنیان ئیستە کەنیشکە یەکێکیان ژنە مەسرورە کۆ ئەم دووە تۆمە مەلامەچە و گەن حیچێکیان دەست نەکەوت کە مناڵەکانی وەلێ توخمە ئیدریس و توخمە مەسعود نیشتک لەسەرە تەختە شاهی ژنەکەی مەسرور کەنیشکی یەکێکیانە ژنەکەی نێچیر کەنیشکە مەسعودە ژنەکەی نێچیر کەنیشکە مەسعودە باوکی مەسعودە برای مەسرورە زڵفان با ئەدا وەلای ئامۆزاکانی تریوە ژنەکەی مەسروریش باوکی کوژیاگە براکانی وحیچ نەگەیگەن خۆی وحیچ جێگەی نەگەیگە کەنیشکەکەی دشی هەڵە خاتەوە بەردەمیا فکرەکەی لێ قبوڵەکە بگیانە لێ قبوڵەکە لێ قبوڵ ناکە شەڕە قودرەت وا لە نێوانە فتی ژنانە بابزانی هەروە خۆتان باسە حەمایل خان دایکە مەسعودەکەن وا سەرە ئیدریسی کردە ژێرە ئاو وا سەرە کوڕەکانی تری مەلام سەفای کردە ژێرە ئاو ما بە قیشەکەن ئەمە شەڕەت دەسەڵاتە وا کەوت کەسە ناوتان وا کەوت کەسە ناوە بنەماڵەی بارزانی و کەوت کەسە ناوە ئێوەیش ئیستە تۆ نێچیر تیمێکن تۆ نێچیر تیمێکن بەرامبەر بە مەسعود و مەسرور و جەماعەتی ئەمانە
تیمێکن کەوتگنە گیانی یەکتری لەگرایشە مردم حیچکارەس مردم بووگە بە کەرەستەیە بەکاری ئەهێنن لە بەرامبەر یەکتریە وەکو ئەوانەی ئیستەوانە سەر سنوونە بیلۆڕووسا ئەی کێشنەوە ڕوخی یەکتریە ئیستە زانیتان بۆ ڕوودا و دائیمەن و NRT دائیمەن وا لە ئەوێ ریپۆرتاژ دروست ئەکا کاورا هاتکەیژێ پارەی کارەبا منە و هەرچێکم دەرە هەوردەمدا بە کارەبایی لە ئەوروپایی دەیوەچی خۆ نایدەوە فاحشەخانە و پەری باڵا بەرز لەگلایشەیشە بیدێتۆ ئاو و کارەبا و گاز و تەکسی سەیارە و ئینشۆرانسی سەیارە و بەنزینی سەیارە تا ڕۆژانە بشیت کرێماڵ تا بشیت چ پێکەی سەفتە ئینەی تەلاوە وانە ڤەگیان غڵەت تێگەی چی ئەم مردمە کاو لە ئەهنێرێتە سەرە و سنوورە ئەو کەسانی واگەرەکیانە بازیە سیاسیەکە بکەن و بیانوەکە بخەنە مشتە بەردن خشتە بەردن فەرماڵی بەڵێ بۆ ئەوەی کە خەڵک بزانن کە تەسیری ژنان چەندە مهمە دەبێ بزانن ئەوەی کە ئێستا هەیە لەوێ بەرهەمی خەباتی 100 ساڵە نییە بەڵکو بەرهەمی ئەو شەوەی وا مادام میتەران نەچوە جێخەوەکەی فرانسوا میتەرانەوەەوە ئەمەی لێ بەرهەم هات ئەمەتان لادێ من ئەمە حاڵمە هاتمەوە بۆ سلەیمانی توژار هەواڵ باڵم بینی خۆی عەزەتی کێشە هاو بۆلام کارێکیان مەسئولی زانیاریم بینی لەسەر وردەکارێکی قسەمان کرد چون بۆ ئەڵمانیا ئەمە بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی دکۆمنتی سار خواردکردنی منە لە یەکەمین کەساتی چوونە ناو هات بۆ دووجار پاڤڵم چاو پێکەوت و ڕئیسی دەستگای زانیاریم چاو پێکەوت ئەمە بەڵگەکانە بە زمانی ئینگلیسی و ئەڵمانی ئەوەڵەن بیمارستانێکی ئەڵمان ئێشەی بۆچی بە ئینگلیسی بەڵگە باوەتوە ئەگەر تۆ بەڵگە سازی ناکەی ئەمە نوکتەی ئەوەڵ خۆ لە بیمارستانەکەی ئەڵمان نەینووساگە ئەمە پاڤڵ و دەم و دەستگای پاڤڵ و 20,000 نەفەری پشتی ببەخشە لاهور تۆیان زەهر خوارد کردە فەوقی ئەمەسە بێژن ئەوەنە زەهر و ئەوەنە مادەی تۆکسینە زەهراوی لە خوێنە تۆ بێنریاگە بێجگەلەوە خۆشتێکی تر نییە مەلا بەختیار ئەمە مهم نییە کە لەشی تۆ ژەهری واتیا یاتیانە خوێنی تۆ دەرسەدێ لە ژەهری تیا بووگە یاتیانە بووگە ئەمە مهمە ئەم سناریۆیە ژەهر خواردکردنەوە چ کارێتێ بە چه کەڵکێتێت ئەمە مهمە تۆ ئێمە بەوەمەوە کە ئێمە بێژین تۆ درۆ ئەەکەی تۆ ژەهرە نەخوارگە لەوانەیە تۆ دەرسەدێ لە ژەهریان کردوێتە ناوە خوێنت کل لە سناریۆکەوە دەردەچیە خوا 2 دەحفە پاڤڵ بۆ ئەوێنیت بۆ ڕئیسە دەستگاهە زانیاری بۆ ئەوێنیت بۆچی لەسەر چی کێ گیریاگەن لە ماڵە تۆ ئاشتیەکە گیریاگە یا ژنەکە تەباخی و بۆ ئەکا کێ گیریاگە تۆ لە 8 تەمووز و بەدواوە ئیتر ژەهریان پێت نەداگە هەنە بەر لە 8 تەمووزە یا لە دوای 8 تەمووزیشۆ بەردەوام و گەشەبەکەیە نهێنیە لاهور ئیشی کردەگە کامل هاتە ئینسانە درۆزن سەحنەیە جورمێکە ئەیچینێ پڕێ لە غەڵەت و درۆ نازانێت چۆنی کۆکاتۆ ئەمانە هاتکن تەبلیغ سیاسی و کەڵکە سیاسی لەمە بگرن ئاخرزە کوردەوارە سەربەخۆ نایەڵێ ئەمانە کەڵکی سیاسی لێ بگرن فەرموو خەستەخانەی ڤیڤانتس لە ئەڵمانیا کە باشترین خەستەخانەیە لە ئەڵمانیا دانەیە کاورا بوو کرماشانی بوو لە ئەو ئێرانە جوولەکە فیلمێکی بازیە کرد بە ناوە قاتبە ئیتالیا قاتبە بوو کڵاو بەردار گەرەکی بوو سەیارە بفرۆشێ بە کابرا ئەیوت فلۆکسێکە پێ ئەفرۆشم فلۆکسێکە نەبوو
سیارەی ڤۆڵکسواگۆنێکە پێ ئەفرۆشم قرمزە یەشمیە سەبزە خاڵ پەشمی ڕەنگی وا هەر نییە لە دنیا قرمزە یەشمیە سەبزە خاڵ پەشمی کابرا ئاهات ئێتراز بکە بڵێ ڕەنگی وانی ئەیوت تۆ ئەزانی یا من ئەزانم من کە لە کشوەرە ئاڵمان لە شارە مونشن کە خۆیان پێ ئێژن لە شارە مونیخ کە خۆیان پێ ئێژن مونشن دەرسە ماشین فرۆشیم دیگەیاتۆ ئیستا ئەم بۆ ئەیوت مونشن بۆ خاترێەوەی بێژە من لە ئاڵمان بووگم ها ئێستا مەلابەختیار بۆ ئێژێ ناوە خەستەخانەکە چییە لەبەر ئەوەی بزانن من حتمما چووکمە ئاڵمانە و ئەم خەستەخانە فرە موهیمەها یەکێ لە باشترین خەستەخانەکانی ئاڵمانە ها ئەمە لەگەڵ دیار دەرەکەوێت و کاملت درۆزنی جیهان سعدی پیرە دەڵێ یەکێ لە باشترین خەستەخانەکانی جیهانە لەگەڵ کاملە مشخصە تۆ درۆزنی تۆ ئەم بەڵگەتە بۆ کێ تۆ گەرەکتە بڕۆی گیانە نجات بە یا بەڵگە بێری تۆ خەڵک باوەڕە پێ بکە کورە کاکیان من ئەگەر ئیستا کەسێ پەنامارمی داوێ خەڵک چێتە ئەم وڵاتە کەیسی پەنابەریەدا کاورا لێ پرسی ئەو دەقیقەی دەرچوویت ئەو دەقیقە دەرچووی سەعاچەنێکو ژکاک شوزام سەعاچەنێکو من ترسە گیانم بوو تۆ حاڵیتە من دەرەچووم نەمەزانی زەمین و زەمان چ شکلیە کابرا ئەیوەن ئیعدامی کەن ئەچی قێنێ هاوارەکە بیر لەوە ناکات و دەنگی خۆشە یا دەنگی خۆش نییە مەلا بەختیار تۆ ژەهروانە وجود تا ئەوەی شتێکە بۆت مهمە ئەمەسە دەرمانەکەن ئەوەڵین بیمارستانێک کە پێی ئەگەی ئێشێ دەرمانەکە ئێستا تۆ لەم بیمارستانی ئەڵمانە چیان پێت کرد کە لە بیمارستانە خالد دیگەی مستەشفای مەلەک عەبدوڵڵا بۆت نەکریا عەمەلیاتیان کردی دڵیان بۆت گۆڕی جەرگیان بۆت گۆڕی تۆ ئەگەر ئیستا گیانەوە لە خەتەرا بۆچی بۆت مهمەک ئەکامە مستەشفاچی ئەچیتە ئەوەڵین مستەشفایە کە بۆت ئەتوانێت عیلاجەکە لە مەرگ دەرەبێرێ ها بۆ ئەگەڕێ بە شوێنی باشترین و چاکترین و زەریفترین و خۆجوانترینیانە تا تۆ لێو دووە ئیدعاکەی بۆ خەڵکەکە وا فاسە دەکردن خەڵکە هەرێم ئێستا هەڵەگەڕێتەوە من مەسەڵەن گەرەکی دەمم پێداخە ئەژێوە چیەوە ماڵە نییە لە سەرایە سەیارەکە تا کارەکەی بۆ خەڵکە حەلیم نێرەکەر وە فڵانە چتۆ ئەناسی خەڵکە حەلیم ئێستەیەشی کتێوخانەیە بخەیتە پشت سەرد و لە ماڵە قاش بخەیتە سەرە قاشت و بۆ ئەوەی سابتی بکەی پێ گەورەیەکی ڤیلەیەکی گەورەت بێت و سەفتە دۆلاری فرە و بێت و تا نشان با تۆ عەقڵ هەست خۆ عەقڵ بە قسەکردن نییە ئەم ئاغا مشکڵی ئەوە نییە خەریکە ئەمرێ مشکڵی ئەوەسە چی نیشانە خەڵکی بە ئەگەر نازانن بڕۆن پرسن باشترین خەستەخانەی ئەڵمانیایە باوەڕ پێکراوترین سعدی پیرە دەڵە باوەڕ پێکراوترین نازانم خەستەخانە باوەڕ پێکراوەکەی چییە ئەمانە بەڵگە بۆ ئێمە گەرەکیانە بێرن نام گەرەکە مەلا بەختیار نەمرێ بەڵگە تێرن بۆ ئێمە ئەمە گشتی سناریۆس بۆ زەهنیەتی ئێمە تەوەجۆکەی ئێم خەستەخانەی دنیاە و قسمی تایبەتیان بۆ ئەم کارە هەیە و پۆلیس و تحقیقاتی جنایی تحقیقیان لە قسمی تایبەتیان هەیە بۆ ژەهر خواردکردن مەلا بەختیار یعنی بیمارستانی لەم دنیا هەست قسمی تایبەتی هەست بۆ ژەهر خواردکردن یعنی ئیستا کاری ئەم مردمە لە دنیا ئەمەسە یەکتری ژەهر خواردەکە یعنی ئیستا ئێمە ڕۆژانە لە ناوی سەران و خانەوادەگە لە ئەمانەی جیهان ئەوەنە ڕۆژێ دە نەفەر ژەهریان پێ ئەدەن کاورای کاول تۆ باوەڕەکەی جاسووسەکانە رووسیا جدی نەگرتگەها رووسیا دووسێ نەفەری ژەهر خوارد کرد دا پڵۆسیان ئەلەم بریتانیا بوون دنیا فریای کەوتن حەجێکیان پێ نەکریا کاورای لە یەکەم دەقیقا قوڵفی کرد کاورای کاورا ئەگەر گەرەکی وێ تۆ بکوژێن مەلا بەختیار من ئائیستە تۆ بە ژەهر بکوژم نایاڵم خەپەکەی ئەوە نەبوو بریتانیا سزای بەسەر رووسیا دانیا حەجێکیشی پێ سابت نەکریا حەجێکی پێ سابت نەکریا چۆنە تۆ ماگی تۆ کەرتە تایبەتیان هەست بۆ ژەهر خواردکردنەوە دابێ زەحمەت یەکێ بگەڕێ بزانین کەرتی تایبەتی ژەهر خواردکردنەوە لە بیمارستانی ئەڵمانیا هەست ئەم گشتە درۆ بۆ ئەەکەی جا کەسی وەختی چووە ناوە ماجەرای ئاوا وە جوزئیات و خەریکە بەحسیەکە درۆ فرەکە
بەڵێ ئێستا باز لە تحقیقاتی پۆلیسی جەناییش دەکات کە جار خواردنکردنەکەم کردووە و جوابی هەمویان هاتوۆتەوە چوونە ناو خەستەخانەی ڤیڤانتس لە ئەڵمانیا کە باشترین خەستەخانەیە لە ئەڵمانیا و دووەم یاسێم خەستەخانەی دنیاە و قسمی تایبەتیان بۆ ئەم کارە هەیە و پۆلیس و تحقیقاتی جنایی تحقیقیان لە ژەهر خواردنکردنەکەم کردووە و جوابی هەمویان هاتووە. پۆلیسی ئاڵمان تحقیقاتی لە ژەهر خواردکردنەوەی تۆ کردگەمە نابەختیار پۆلیسی جنایی ئاڵمان بە حەلیمە کوردستان چ ڕەبتی کێس تیمی هەناردە لای باڤە و مەلا بەختیار تۆ خەریکی ئەو مردمە ئەحمەقە ئەگەوجێنی پێت وایە مردم ئەحمەقە بۆ دانەیە لەوێنیە باتە ناوە دەمە تۆ پۆلیسە ئاڵمان مەلا بەختیار تۆ جزء یەکێک لە ڕەحبەرانە حیزبێکی کاربەدەستی لە وڵاتێ بە ناوە عێراقا پۆلیسی ئاڵمان ئێشی بۆ بێت لێکۆڵینەوەی جنایی بکات بۆ تۆ لە ئاڵمانیا چی کرد؟ جێگەی جرمی بەڕەسی کرد ماڵەکەی تۆ گەڕیا ئەسەرەنگشتی هەڵگرت نمونەی مادەکەی هاورد بە شوێنی گەڕیا لەکوێ کڕیاگە کێ داگێسی بەکێ کاورای کاول تۆ چووگی سەرۆک پاڤڵە چاو پێکەوتکە و سەرۆکت دەستگای زانیاری ئیتر ئاخرەکەیتی مەگەرەوەی نایژن زانیاری ئێمە زۆر بەقووەتە ئیسرائیل فێرمانی کردگە چۆنە سەرۆکە زانیاریەکە تەقیقنی هاتکە ئەی سەرۆکە زانیاری چ کارەس نەیزانیگە تۆ سەر ژەهر خوارد دەکرێ مەلا بەختیار بە گوێرەی یاسای تەمامە دنیا مەسئولە ژەهر خواردکردنە تۆ پاڤڵە تاڵەبانی و سەرۆکە دەستگای زانیاری ئیستەسە وان نەیزانیگە تۆ ژەهرە پێدەن ئەی چکارە و گەو خوێڕیە لەوێ حیتەرانەکە دۆمینە ئەکا چی ئەکا لەوێ ئەی تۆ کاوراو لەوەی دانیاگە بە کوردی ئێژن خاڵۆم بۆ یەگەرەکە چۆلەکەم بۆ بگرێ تۆ خوات چووگیوە سەرۆکە دەستگای زانیاری وتکتە من ژەهر خوارد کریاگەم ئەو نەهاتکەوە تۆ بێژێت دەڵێ لە زانیاری عێراقیشەوە لە دەستگای زانیاری عێراقیشەوە پێیان ڕاگەیاندووم واتە ئەوان زانیویانە بەڵام زانیارەکەی خۆی نەیزانیوە کورە کاکێژێ سەرم سوڕماگە لەم دەنگ و باسە سمسمی خەرە کارکاری یاسە جێگەکان گۆڕیاگن ئەم تێ هەڵدریاگانەی حکوومەتە حەلیم ئیدعاکەن چۆلەکە باڵ بە ئەمانە ئەزانن دەی تۆ سەرۆکە حیزە زانیاری بوو چیە نازانێت تۆ لێت قۆمیاگە مؤامرە و تەوتە ئەبەر عەلەیه کریاگە ئەو ئەشیا بە تۆی بووتایە ئەو ئێشێ کۆنفرانسە مەتبوعاتی بە مەلا بەختیار نەتۆ پاڤڵ تاڵەبانی مەشیە بەهاتایە تلویزیۆن زەمین و زاری بدووریایە تۆ داوای هەلیکۆپتەر و هەواپەیمای کردایە تۆ فریاخەنی یا ئەڵڵا وەکو جاسووسەکەی ڕووسیە لەگرا دەوڵەتە بریتانیایی وە قرم و قاڵۆ بردیە بیمارستان تۆ خۆت چووگی بشکنی نەکردگە و خۆت هاکی قسە کردگە و خۆت وە سەرۆکە زانیاریە نووسوی خوێڕی وتکتە ژەهر خوارد کردگەمە و چ کارەز هێلکە هەڵتێرێ وەڵا جوجەڵە هەڵتێرێ وەکو مامر دانیشکە و سەری هێلکە چ کارەس ئامن پێتانێژم حەلیمە کوردستان ئێوە حەلیمن چین حکوومەتن تۆ سەیرە ئەم کەرەکەرەکە لەگرا لە حەجکۆی دنیام شتانە نابیسی لە 5 ملیۆن نەفەر جەمعیەتە لە 2 ئۆستانە لە 2 ئۆستان ئەم گشتە کەسافەتە ئەم چووگەوە پاوەڵی وتکە وەڵا خوا هەڵی ناگرێ و ژەهریشیانداگەوە من ئەی پاڤڵ چ کارەس نەمایشی جلە عەسکەریە کرد و خۆی فشۆ کرد و هاتووە چوو مەلا بەختیار من مۆبایلێکم واوە دەسۆوامە ئەم بریتانیا ئەوەی دوژمنە ئومەتە کوردی بێ بە زریکە هاوردگمە جەهانە کوردیم خولقاندگە بە مۆبایلێ وە دەستمۆ لەم بریتانیا مەلا بەختیار خەوەرم هەز لە ماڵەکەی تۆ سەرۆکە دەستگای زانیاری چۆن خەوەری نییە من نەفەرێکم نەفەرێ توانیگمە 100 کەس لەم ئومەتە کوردیە بەرەو مەتنێک بکێشم
چۆن ئێوە بە پارە و پول و حکوومەت و مەشروعیەت جیهانی و ئەربابە ئەمریکایی و ئێرانی نەتان توانیگە کارێکی سەرەتایی حرفەیی خۆتان بکەن. چۆن نەتان توانیگە؟ بابا هەموو شتێ لای ئێوە بەرعەکسە. کێ مقەسەرە لەوەی کە جورمی نەدۆزی کە تۆ مەلا بەختیار تۆ بە مەردایەتە ئێمە چیمان بکردایە؟ ئیستە سەرۆکە زانیاریە بێشەرەف کێس وا ئەم مەلا بەختیارە ئەم گەوهرە نابە ئەم ئینسانە گەورە بە مردایە ئەمە چیمان بکردایە کاتا؟ یەخەی کێمان بگردایە؟ ڕۆمان ئەکوێ بکردایە؟ کێ مقەسەرە؟ ئەی تۆ مەگەر ئەم تێ هەڵدریاگی سەرۆکی زانیاری تەدا نەنیاگە خەڵک ئەمنیەتی بوێ وا خەڵک لە سلێمانیە زاتی نییە شەربەتی مێوەش خواگشتی لە زەهر ئەترسێ. باوەڕکەوە کاسیروانمان هەزوا لە ئەڵمانە زاتی نییە شەربەتی پرتەقاڵ خوا ئێژێ وەڵا خەتەرناکە. دێ ئەم سەرۆکی زانیاری مەشیە هەرچیشەوە خۆی بە پاچێ ئاو پرتەقاڵ بەهاتایەتە ناوە تەلەڤیزیۆن ئاو پرتەقاڵی بخواردایە کەچی خۆی خەوەری نییە مەلا بەختیار پێش. خیلی فیلمها ئینسان ئەسڵەن لەم نەماویشم مزحەکە ئینسان نازانێ پێ بکەنێ مەسخەرەیان کە وە بەرجمێنیاندا چیان پێ بکە. ئەرێ تۆ من بە چی ئەزانی؟ ئەم خەڵکە بە چی ئەزانی؟ تو بە کامە شەهامەت و ئەڕۆی لەبەرە دووربینەم قسانەکەی. ئەرێ بوو پیاگێ لەو مەملەکەتە نێبێژی ئاغا گیان ئەمە چ مەسخەرە بازیەکەی وەک کێن؟ ئەمە چی؟ ئەمە مستەراوە کناراوە حکوومەتە چییە ئەمە؟ معلوم فەرموو. جوابی هەمویان هاتۆتەوە. ڕاپۆرتی پرۆفسۆرەکەم لە یەکەمین سەلامەوە کە چوومەتە ناو خەستەخانەکە تا خۆتوەقع حافیزی لە داگایەتی ئەم ڕاپۆرتە کە دوایی بە ئینگلیزی ئەم ڕاپۆرتە لە سەلامەکە تا خوا حافیزیەکەی ئاخری واتیە کاورا وەختێ گەلێکی درۆ بکات تا ئەم جزئیاتە چێ چەند دەحفە مەلا بەختیار قڕقێنەی داگە و چەند دەحفە ڕوویگەسە مستەراوە و چەندێ فرمێسکی ڕژانگە و گشتی واتیە لەبەرێت تۆ باوەڕ کەمە ژەهری پێ دریاگە. کاکە کێ ژەهری بە تۆ داگە؟ چوویتە ئەڵمانیا تێیکەن کێ پێتی داگە؟ باوەڕکەن خەڵکینە باوەڕکە من ژەهرم پێ دریاگە و لە ناو یەکێتی ژادریاگە و من خۆم چووگەم وتگمە ئیسێژە خەریکن لە ژنەی تەحقیقدان. تۆ سەیرەم فیلمەکە لە سەڵام تاخوا حافیزی واتیە ئەمە لەبەرەوەی ئێمەی گەوج باوەڕکەی ڕازەکە و خواهڕی ناکرێ و ئەڵمانیایە. ئێژێ دانێ لەم حەلیمیانە چوو ساڵە 90 بووە پەنابەر لە ئەڵمان کابرا مساحبەی لێ کردبوو وتبووی چەند مناڵە هەست وتبووی بۆ دەوڵەتی ئەڵمان بەم گەورەیە نازانێ من چەند مناڵم هەست. ئەمە بۆم خەڵکە بەوە بەختەسەر لە سەلام و عەلەیکی واتیە تاخوا حافیزی باوەڕکەن تەواو نەیگەرەکەیت باوەڕکەن. ئەڵمانیا خۆدرۆ ئەڵمانیا کاکە خۆوەکو ئەگرا گەندەڵی نییە ئەڵمانیا زۆر پیاوی و گەورەن هیتلێر سەیارەی مارسیدس ئەڵمانیا. ئەم خەڵکی ئێمە وا متەوەهم بووگەها بەم چرت و پرتانە. گزارشە پزیشکی چۆن لە سەلام و عەلەیک تاخوا حافیزی تێخا کاورای کاون ئەگەر تۆ پوڵە نەداوێ بۆتی بنووسن. بەخیخە بەڵێ لێ بە باڵەوە یەک تۆستەمومەش لە تاوانی ژار و خواردکردنم نییە. کاکە منیش وتم پێت مەلا بەختیار ناوەڵۆ یەک تۆستەمومەژی تیانە تۆ ئەم تەئەکیدە بەچی ئەەکەی بەوەی کە لە ناوی خوێنی تۆ دەرسەدێکی بچووک لە تۆکسینێ لە مادەیەکی سەمی مەوجودە. منیش وتم وەلێ ئەمە نە تەهدیدە گیانە ئەکا نە فەلەجە ئەکا نە خراوەکە فقط بۆ خاتری ئەوەسە بوێت. دێ ئەمە لەگرا حەج شەکێکمان نییە. ئەی ئەو تەمەکە وا لەکوێە تەمەکەی تر وا لەکوێە وا لە ئەوەی ئەم سناریۆوە چ دەردێگە خوا ئەمەوە دەردە ئەوە ناخوا لاهور بگرنها لاهور تڕۆ بوو چوو دەمێکە تڕۆ بووگە چووگە. ئەمە بوو ئەوەسە ڕەحبەرە مەزڵومێک کە تەوتەعەیە کوشتنیان کردگە بگەڕێتەوە بۆ دەسەڵات تا مردمێک کە وەکو خۆی کەوتک لە بەرمعامرە بڕێکیان وانە
بیلۆڕۆس خەریکن لەسەرما ئەقرچێنەوە تەکە ڕەهبەرێکی ئاواکە لە ژێر و بە نهێنی ژەهر خوار دەکرێت گشتیان یەک بگرنەوە تا ئەم نیشتمانە بکەنە پشتیبان خاسیکەن. ئەمە بۆ ئەوەسە ئەمە بۆ ئەوەسە دیرەوەت فرشتە دەرایەت لە کۆمنتەکانیانە بشتیانە گومان بخەنە سەر ئەم ژار خواردنکردنی من هیوادارمەوانە بەخۆیانە بچنەوە. ئێمە وەکو گوێرەوە نازانم بە خۆداچوونەوە چۆنە وەکو گوێرەوە هەڵەگەڕێتەوە وەلێ مەلا بەختیار مادام کۆمنتە خوێنی تۆ ئەوە من دووبارە لایڤێکم لەسەردانیا ئەر پیاگی بێ سەبارەت بەم شوبەهاتەی کە من وتم قسە بکە. ئەوە من وتم تۆ هیچ ئیمکانی نییە ئیمکانی هەست کە تۆ خۆت دەرسەدێ لە ژەهر کردوێتە خوێنە خوات شەکمان لەوە نیەوە بۆ خوات لەسەر ئەمانەی وا قسەم کردا قسە بکە تۆ وا دیارە کۆمنت فرا خوێنی تۆ گشتتان کۆمنت فرا خوێنەوە ئەم لایڤە ئەم دوو کوڕە شیرینە دایانیاگە ئەم پیاگە قارهمانانە دایانیاگە تا جواوی بەرەوە ئادەی شوبهە بخەنە سەری ئەمە شوبهە نییە ئەمە ئیتر خەریکە چاوی ئینسان دەرتێریەوە نەگەورە شوبهە هەڕەشەش دەکا بەخۆیان داپستنەوە ناڵێ بەڵگەمان هەیە ناڵێ نازانم ئینسان چۆن بەخۆیان ئەچێتەوە بەخۆداوی دەمم نازانم چۆنە مەبەست لێوەیە من خەریکم دێمەوە بە خۆتان داپستنەوە ئاگاتان لە خۆتان بێ شوبهەمە خەنە سەر من ئاوا مردمێ کاولەکەن کاکتا بەڵێ بەڵێ ئەوە مردمە بێ ئەقڵ کرد بۆ ئەمەسە بزانە ئەوەی چێتە حوزەی سیاست نازانێت ئەفسانە تاریخ بە دەردە ئەوە ئەخوا تۆ ئەفسانە و تاریخێکە ئەگەڕێنی تۆ بە دەردە ئەوە ئەخوا ساختار سیاسیەکی پێتعریف بکەیتەوە. تۆ وەختی باسی کوورەشە کەبیر ئەەکەی باسە دەسەڵاتە ئاریایی ئەەکەی باسی ئەهورە مەزدا و زەردشت ئەەکەی گەرەکتە بگەی بە پادشاهی و حکوومەتە پادشاهی و دەسەڵاتی کە دارای مەشروعیەتە. تۆ وەختی سەواد نەوێ کە لەجیتیمسی و مەشروعیەت پایەیە حکوومەتکردن بەسەر مردمە نافەهمی کاورا بۆ نەمایشە مەشروعیەتەدا یەک زەمانێ ئێژن دەسەڵاتە پادشا لە تەرەفە خواوە هاتکە پادشا نوێنەرە خواست لەسەر زەوی ئەسر ئەگۆڕێت شەرایط ژیان ئەگۆڕێ خەڵکێ دروست ئەوێ بە ناوی مردم خەڵک جێگەی خوا ئەدرێ بە خەڵک ئێستا نایژن پادشا نوێنەرە خواست ئێژن پادشا باوکە مردمە پادشا نوێنەرە مردمە ئەمە پێژن چی؟ پێژن لەجیتیمسی کەسێک تێتە ناوی سیاست نەزانێ کار کردە مەشروعیەت و شەرعیەت چییە؟ نافەهمێ کاورا لەکوێ خەریکە بازی ئەکا خەریکە ئەم داستان و چیرۆک و توڕەهات و تێ هەڵدریاگێ بۆ بۆی تاریفەکاتەوە بۆ گەوجە گێجە خوێڕیە حکوومەت شێتە ئەدەیەک بە ناوی مێژوو نووس و چیرۆک نووس و ئەمانە ئستخدامەکە و پارەیان پێدا ئللا ئەوەسە شەرعیەتی دەسەڵاتی بۆ بهۆنێتەوە دێ کەسێ نەیزانی شەرعیەت چییە کاکە گیان تاسۆ حەقسەی بۆ بکە هیچی حاڵی ناوێت تەوەجۆکەی تا ئەو لێو دوا بگا بە تەعاریفە یەک لە دوای یەکە شەرعیەتە جۆرا و جۆرەکان چ شکلین بە چ سوورەتێکە چۆن دابەش ئەکرێ حکوومەتەکان چۆنن چ شکلین مدلەکان چۆنە نەوعی وەرگرتنە شەرعیەتیان چۆنە تۆ وەختی ئەمە نازانی لە حەچی ئیستفادەکە بەڵێ فەرموودێ بە باوە پێویستیم بەوە نییە بۆ تەرەفدارانی یەکێتی و حکوومەتە هەرێم یەک جار بۆ هەمیشەم تانە پێژم بیزانم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیرادەی کردگە داگیرکاری بەسەر سەرزەمینە کوردەوار و نابووە و ئومەتی کوردی بگەڕێتەوە سەر ڕەچەڵەکە ئازاد و مەخەیر ئەژدادە کوردی خۆی بە تەمام دەسەڵاتمان و دەسەڵاتتان ئەڕۆخێنین و سزاتان ئەدەین پەیمانە حەیدەری دوژمنایەتی تانەکە حاڵیت بوو دێ ئیستا هەر چیقەچیقێ لە دەسەدێ بڕۆ بیکە پوڵت هەس و ئەسلحەت هەس و ماستاوچیت هەست خۆ من مقەسر نییەم ئێوە گشتتان خوێڕی و بێعەقڵن ها مقەسر نییەم لە چی ترسیادن لە کەلامە حەقیقەتە ئێمە
وا فکرەکەی تی دوودانە جمینمان پێ ئەدەی و عسابمان وردەکەی و براکەم من ئینکارە تۆ نییە، من عەدووە تۆم، من دوژمنە تۆم، من نهاتووم تۆ ئینکار کەم، هاتووم تۆ نابود کەم و نابودە ئەەکەم. تەواو بڕیاوە فەرمواغی جارێ لە سا 15 مێژووی خۆم نەنووسیوە و نەوتووە، لە سا 15 نەنووسیوە نەوتوەتەوە. مێژووم ئەوە نەیە ئەترسم تەمەنم بەشم نەکە هەمووی بنووسمەوە، تەمەنم بەشم نەکە هەمووی بنووسمەوە. وەیە پێویستم بەوە نییە من بێم داستان و سیناریۆ بۆ خۆم هەڵبەستم، قەت شتیوە لە من ناوەشێتەوە. ئەوە سەرمێنرا و کۆتایی هات. مەلا بەختیار چۆن پێویستە نیە ئەی بۆ کۆنفرانسی ڕۆژنامەوانیەکەی، ئەی بۆ ئەڕۆی خەبەر ئەدەی تۆ پاڤڵ خەبەر بداتۆ، قوبات خەبەر بداتۆ، نێچیر خەبەر بداتۆ، مەلەک عەبدوڵڵا خەبەر بداتۆ، پۆلیسی جێنایی ئاڵمان. چۆن پێویستە پێی نییە؟ ئەی ئیستا تی بۆچی بۆ ڕایگشتی قسە ئەەکەیت و پەنجادانە ڕۆژنامەوان و لە پەیجە فەیسبووکی تا تەلەڤیزیۆن و بانکردنە قسەیان بۆ بکەی من چۆن ژەهر خوارد کراوم، ژەهراوی بووم بۆ درۆکەی، بۆ درۆەکەی. دەی تۆ ئەگەر ئەمانتە نەگەرەک وایە ئەی بۆ لێ هات بێژی ژەهریان پێم داگە و خواهڕی ناگرێ و نەمزانیگە. مەلا بەختیار تۆ دەحفێ سەر گێژ نەچوو، تۆ دەحفێ لە جنس و تەختخاوە تۆشی کێشە نەبووی، تۆ دەحفێ حاڵە خراونە و تۆ ئستفراقێک نەکرد، تۆ هەناسە و سوارنە و کاول تۆ چۆن نەتزانی لە شەو گۆڕیاگە. مەلا بەختیار با قسەی خۆشێکە بۆ بکەم. ئێژێم پێشمەرگانی کۆمەڵە وەختە خۆی چوونە لادەیەک لەسەر ماڵێکە دابەش کراون لەسەر ماڵەکانە، تۆ مێژە ساحێ ماڵەکە شەو لەگەڵ ژنەکەیە جووتەوێ. ئەم دەفعەدانێ پێشمەرگەی کۆمەڵە خۆیەکات و جێگەی شووەکە، ئەمیش دەورێ ئەچێ سوحاوێت و شکاتکاری شووی ژنە تێ ئێژێ ئەم ژنی منە دوێژە و تەعەدای لێ کریاگە. ژنەش ئەکڕوزێتەوە و ئێژێ خواری ناگرێ و ئەرێ وڵاو وایان پێم کردگە و نەمزانیگە و ئەمانە. کابرای پێشمەرگیان گرکە گەرەکیانە ئێدامی کەن. دانەیەکی تر لەو لاوەتیشە کاکە بۆ ئێدامیەکەن. ژنە درۆ ئەکا، ژنە خۆی دڵی پێوەگە. ژنە ئەگەر دڵی پێوە نەوایە ئەیزانی کاکە تۆ ڕقەمی پێت چلە، پێڵاوی 42 لە پێ بکەی ئەزانیت. ژنە چۆن فەرقی ئەم پیاگەوە پیاگەی نەکرد بە یەکۆ لە سایزە. ئاخم مەلا بەختیار تۆ خۆت چۆن نەتزانی حاڵە خراو بووگە تا بە تەلەفۆن پێیانوتی. تۆ چۆن خۆت فێرە ئەم تەحەولاتە نەبووی تا بە تەلەفۆن پێیانوتی. بابا ئەم مردمە عادیە ئەوەنە گیان خۆشەویستە لەم کۆرۆنا خۆدیت خەڵک نییە 2 هەفتە و جارێ فەحسە خۆی نەکا. ئەمە کامە مادەی عەجیب و غەریب و تا مەلەک عەبدوڵڵا نەهاتیان نەیان نەزانی وەلی پێشووتر وەتۆ وتیان فریای خۆتکەوە. تۆ چووگیتە دکتۆر فریاکەوێ، دکتۆر وەتۆ ێژێ فریای خۆڵکەوە. هەیچۆ فریای قومکەوم دێ من لە سلێمانی هاتگم و کۆمەڵێ دولارم هاوردگە و هاتگمە عەمان و هاتگمە مستەشفا خالدیە و هاتگمە بەردەسە تۆ تێ هەڵدریاک. چۆن من فریای خۆمکەوە؟ تۆ قەرارە فریای من کەوی یا من خۆم فریای خۆمکەوە؟ کاکە من ئێژم ئەم مردمە قسە ئەکا مردمی ئێمە ئەقڵی زایع بووگە. تۆ ئەم قسە بکردای بۆ پیاەکی 40-50 ساڵە پێشە کوردووە گۆچانەی داناوت دەمە ڕۆڵم کەرەکەرە چیەکەی؟ ئەم قسانە یەکتری ناگری، یەکلا نەڕەسی دوولا درازە، ئەمە چییە؟ بەڵێ ئەویش تۆیەکت خۆت داناوە جارە زۆر ژیان ماوە وا دیارە بەبەرەوە 1985 یادەوەرەکان هێشتا نەنووسیوەتەوە دەیەوێ بینووسێتەوە. بەڵێ ئێستا ئاخر قسەم چییە؟ ئایا کە من وتم چەند مانگێک پێش 8 تەمووز وە لە ناوێکێتی ئەم کارە بەرامبەر بە من کراوە، ئایا ئێستا پەنجەی تومەت بۆ کەسێک کەسایەتیەک درێژەکەم؟ من لەو ڕوونکردنەوەی بۆ بەڕێستانم بڵاو کردەوە پەیامی ڕۆژنامەنووسی وتومە ئەگەر کەسێک بگیرێت
کەسێک بگیرێ و لە لێکۆڵینەوە بێ ناتوانم بڵێم ئەوە هەتا لە لێکۆڵینەوە ئەسەلمێنرێکە ئەوە کاکە گیان تۆ هەنووز حچێنەوەگە خۆت ئێجی چوون سەرۆکە زانیاری و پاڤڵ و قوباد و نێچیر و پۆلیسە ئاڵمانیا جنائی و تۆ هەر لە ئێستا حکم و داگە و ئێژی نەفەرێک نییە خێڵێکن ناتوانم بێژم کابرا متهمە و خواهری ناگری و نایک ئەمە نەمایشە خۆتۆ ناتکی حەق بدۆزی تۆ خۆتۆ ناتکی زڵمێکە لە خۆت کریاگە جێبەجێکەی وان نییە مەلا بەختیار تۆ ئەزانی منیش ئەزانم ئەمە نەمایش سیاسیە مەلا بەختیار وارد میشود وەکو بڕوسلی وارد میشود مەلای ژەهراوی ورود ئەکا تێتەوە ئەوە هاتیتەوە ئیتر ئەم نەمایشە و خواهری ناگری و ئازادیەکەم و عەفویەکەم و بەلامە مهم نییە و سێ تەلاقەم کەوتووە خۆی بێت داوای لێبوردن بکا لێبوورە دێوە بۆچی بۆ لێبووری لەسەر چی لێبووری کاول ئەمە جورمە ئەمە جنایەت ئیشی بکەیتە عیبرەت بۆ دیگەرە چۆن باسی ناکەی چۆن نایژی تا لیژنە بە من نێژی بابا لیژنە لە گوێی گا خەفت و تو خۆت پێیانەوت خۆت پێیانەوت ئیستا لیژنە لە شوێن دەری تێنێ ئەڕوا بە شوێنە ئاسەوارە جورمە کیا ئەگەڕێ ئەدا لە کێ مەلا بەختیار تۆ ئەم قسانە بۆ ئەکەی ئەگەر ئیلا نەماویشە سیاسی نییە خواهری ناگری و من پیاخاسەیشم و زڵمیان لە حەقما کردگە ئەی وەخشمۆ و قەیناکاو ئەم قسە ئەحمەقە دەهاتیانە وا گەرەکتانە لە لای مردمە ئێمە بیکەنە باو وا بووگە سەبا و تکراریەکەنەوە وەڵام مەلا بەختیار تۆ گەرەک توێ من ژەهر خواردکەی لە کونالوت تۆ هەڵاوەسم بابزانی تأکیدی لەسەر هەشتی تەموز خۆی هەشتی تەموز ئادرسی ڕێگردەکەی سەرچنارە هەرەوەندە ماوە بڵێ وڵادانەیەکی قوڵەقڕی سەرزلە دەستنێوەکەی ناڵم براغجر المتهم بريء حتى يثبت إدانته المتهم إهانته متهم بريئة متهم متهمة ومجرم نية تا إثبات الجرمي نكري كرة آفرين باري كالاتو چنين زهناي أي بو لسر پنابرا كان السنورة بيلوروس ندود أمانة غير قانوني خليكنا رونا أوي بوچی چوگناوێ بگەڕێنەوە چۆن واقسە نەکرد ئیسە چۆن المتهم بەری ئەگەر ئەم متهمە بەریئە تۆ بۆ کۆنفرانسە ڕۆژنامەوانی بۆ ئەەکەیت و سەرۆکە ئاسایشی بۆ ئەوێنیت و سەرۆکە حەلیمی بۆ بانگەکەیت و بۆ گەلە کۆمەلێ کردگەل لە ئەفکارە عمومی و ڕای گشتیاوات و وتە زۆر مهمە یەکێکی دۆڕانگێزی ئەم بە بەختە دۆڕاند ئیسە کەزاجی نییە بێژێ پاڤڵ چی لاهور ئەناسم و ئەزانە لە پەنجەکانی ژەهرەتکێ ئێژێ بە 3 کیلومتری ماڵی لاهورۆ کە زاتی نییە ئاو بخوات ئێژنی ژەهری واتیە ئەرێ بەلامەکە دێ ئەمەد لە چی ئەوەت لە چی تۆ ئابڕووی تەرەفە بردگە و تەرەفە ترساندگە و ئەوانەی ڕۆژێ بە لاهور وتوێتیان مەرحەبا ئیستا دەستیان هەست لە ژەهر خواردکردن تۆ و ئیرۆ پاڤڵە ومەلا ڕەسوو وەسا ڕەسوو وەستا حەسەن وەستا حەسەنی ئاسایش فەرقی نییە ڕەسووڵە حەسەنە خدرە یەکێکن بەڵێ وەستا ڕەسووڵیشیان هەر هەیە ئەوی شەر فەرماندەی هێزی پێشمەرگە یەکێ هەشتە لێدە ئەوانە بووە لە پێرک و گڕای کرد ئەوانەکەی ئەسەلمێنرێ من هیچ کەسێک لێرە ناتوانم تاوانبار بکەم بەڵام داوام وایە لە دوای لێکۆڵینەوە کە بێگومان من پەیگیریەکی ورد ئاغاگیان پۆڵ و هەمەلای بگرم کاکەگیان تۆ هیچ کەسێکە تاوانبار نەکرد تۆ مەجموعەیەکە تاوانبار کرد ئەوەڵەن بەشێ لە یەکێتی تاوانبار کرد هیچ کەسێ تاوانبار ناکەم تۆ مەجموعەیەک کاش کەسێکە تاوانبار کردایە ئیستا تۆ لە ژێرە ئەم تاوانە هەر کە دەم بکاتۆ ئەیگری خەڵیت بوو
تۆ ئەسڵەن نایژی کێ تاوانبارە لەبەرەوەی هەر کە دەم بکات و ئەم ئەتیکتەی لێ بێ و بیگریت. هەر کەس لە بەرامبەر کارێک کە ئێوەی کە مخالفەت بکە ئەتیکتی لێبەن و بیگرن. بازی سیاسی واسە مەلا بەختیار ئەم خەڵکە بەوبەختە نازانێ ئێمە خەریکن ئێژین کە بیزانێ. کەسم تاوانبار نەکردگە تۆ لە بەیانی و دنیا متهم کرد 50 لیژنەی تحقیقی دروست کرد لە سەرۆکی وڵات و سەرۆکی حیزب و سەرۆکی حەلیم و سەرۆکە خاوەن جەلادەت گرتگە تا پۆلیسی جناحی ئاڵمانی واتیە. ئێستا تۆ کێت مقەسر نەکرد مەلا بەختیار؟ لێمە با بڕوا کاکە. ئەم کێشەیە ئەەکەم هەروەها ئازانم هەواڵ بابڵیش ئەوە ئەکا وەستا حەسەنیش ئەوە ئەکا، بەڵام لەوەتان دڵنیا ئەکەمەوە کە دەستبەرداری ئەم مافەی خۆم نابم، نەک لەبەرەوەی تاوانێک بەرامبەر بە خۆم کراوە، نە، من تارگای لێبوردنم کراوەی هەمیشە ڕۆکە هێشتا و تاوانبارە خۆی بێ بۆ لای من بڵێ من ئەم کارم کردووە، بەڵێن بە لە بەرچای هەمووتان عەفویکەم، خۆم وەکو خۆم عەفویکەم. شایەتم زۆرە من خەڵکاتۆ کارە بۆ کەی کاکە بیگرە، تۆم کارە بۆ کەی عەفویەکەی خۆی بێ داوای لێبوردنی لێ بکا کە چی عەفویکەی بۆ ئەم کارە بکەی دەخۆشی تۆ چ کارەی عەفویەکەی؟ لەگرا تەحدیدە کوشتنە کاورایە کریاگە جۆرم عمومیە تۆ چۆن بە خصوصی ئەگری وەلی عەفوەکەی؟ تۆ چ کارەی؟ مثلا دو هەفتە لەمەوە بەر کەسێک نووسینێکی بڵاو کردبووەوە، ئەڵێ کەسێک هاتبوو مەلا بەختیار مەسئولی مەڵبەندی یەکی حاجی سلەیمانی بووم لە حاجی مابان، کەسێک هات دیاریکی بۆ هێنابووم قابی ویسکی، ئەوە کاک بڵێت لەوێ شایەتە لە حاجی مامان لەگەڵم بوو، حاکم قایر حاکەمی تحقیق بۆ ئەو کاتە لە مەڵبەندێک تحقیقەکە ئەو کردی، ویسکێکی هێنابوو شاری سالیۆدی تێکرد بوو، کە بێخۆم لە دوای 2 مانگ هەموو قژی و بینم هەڵەوەرێ، دوایی ئەو پەڕەکەی دوای 3 مانگە برم. طبعا من بۆ ئەمە بۆ یەکەمین جار بۆ مێژوو شتێک ئەڵێم سەیرە بەلاتانەوە. بەداخەوە هەندێک نهێنی ئێمە و داو دەستگانیێنەکانی حکوومەت هەیە نایزانن، خەڵک نایزانێ، ئەم مەسئولانی ئێستا یەکێتی و حیزبەکانیش ئەم مەسئولە تازانە نایزانن. لە ناو یەکێتی جەنابی مامدەلال، جەنابی کاکنەشیبان، من مەسئولی مەلەفەنیهێنەکان بوو، پەیوەندیەکانی حکوومەت مەلەفەنیهێنەکان ئەوانە لای ئێمە بووین، هەموو کەسێک نەیەزانی. بۆیە لێرە بۆ مێژوو بۆ یەکەم جار ئێڵێم کەمال پشدەری کە لە ئەمنە سوورەکە کوشتیان، کەمال پشدەری ئێمە نردوومانەتە ناو ئەمنی عێراقی وە پەیوەندی ڕاستەوخۆی بە یەکێتی و مەلا بەختیار ئینسانێکی درۆزنی و ئینسانێکی بێشەرافەتی. مەلا بەختیار ئەم سناریۆ وا ئیستە باسە کرد، واوتە با کاورابێ خۆی ئێعتراف من لێ ئەبورم، ڕاست نەبوو، وەلێ بۆ خاتری ئەوەی نیشان بدەیت تۆ ڕاست ئەەکەی و ئەمە ئەتفە بمێژووە و ئەم کارە قەبلەن لە حەقە تۆوا کریاگە و ئەمە جارە ئەوەڵ نییە سناریۆیەکی ساختە دروست کرد. ئیستا حەج کەسێ حزوری نییە کە تۆ تەئیدکا و پشتڕاستە کاتۆ جەلال مردگە و نەوشیروانیش مردەکە، هەر خوات باگی. ساڵە 2021 مەلا بەختیار ساڵە 91 کەمالە پشدەری لە ئەمنە سوورەکە کوژیاگە، لە جنازەکەیان داگە، تیان هەڵداگە، بنەماڵەی زاتیان نەوگە دەمکاتۆپیان وتکن جاسووس و خوێڕی و بەچکە جاش و تێ هەڵدریا بوو باوکەکەتان لە ئەمنە سوورەکە تۆپیا، نە تۆ، نە جەلالە تاڵەبانی، نە نەوشیروان، نەتانوت کەمالە پشدەری تەنزیمە ئێمە بوو، ئێمە هەناردمانە ناوە دەستگای استخباراتی عێراق. تاوانم مەرگە کەمالە پشدەری و ها بە دەستە تۆ و دەستە نەوشیروان و دەستە جەلالە تاڵەبانی وا تۆ ئێژی بۆ یەکەم جار لە مێژووە من خەریکم لەگرا ئێژبی.
خانەوادەی کەمال پشدەری ئیستا ئێشێ ئێوە بگرن ئەوەنە شەقتان تێ هەڵبەن شەق نەخواتۆ نادروسینە وا کاورایە کە ئێوە هەنارتان بۆ ئێوە کار بکا لە ئەمنە سوورەکە بەدەسە مەردم کوژیا پەتپەتی پێکریا بنەماڵەکەی ئەمە 40 ساڵە تاوانەدەن وا تۆش ژەهر خوارد نەکریایتان مەلا بەختیار ئێمە نەمانەزانی کەمالی بەختی پشدەری تۆ هەناردەکتەسە ناوی ئستەخبارات ئاخە بێ وجدانە بێ کەرامەتینە تۆ سناریۆیەکیش دروسیەکەی خۆت تێیان مەحکومی چۆن لەم سەرزەمینە یەکی هەڵناگەڕێتۆ بێژێ بابا ئەم مەردمە قەل نییە مامر نییە کەڵەشێر نییە بەشەرە بەشەر وایە لە پێکەنیان کوژن وا سالار عەزیزە تێ هەڵدریا بێژێ ئەوەی چوو ئەگەر تۆیان بتۆپاندایە تۆ چوویت کوڕەکانە وڕیان ناکرد خۆ سەفتە دۆلاری خوێنەکەتیان نەگرت بابا ئەمە فاجعە لە هەر کوێیەکا بیخوێنی تۆ چۆنە ئێوە نەتاندا دەرمەلەفی ئەو بەوبەختانەی وا لەژێر گومانە ئێوە کوژریان ئیستە کەمالە پشدەریە بەوبەخت ئەشۆری تۆ نازانن با بزانن بۆ یەکەم جار لە مێژوو ئێمە کەمال پشدەریمان هەنارد ئەو وەختە کەمال پشدەری بە منی وت ئەمە نەوعی سەمەکەیشی ئێژێ ئەی بۆ نەوعی سەمەکەی ئیستە نایژیت وا لە ئاڵمانیا لە باشترین خستەخانەی دنیا پشکنینیان بۆ تۆ کردووە بۆ ئەویانە ئەزانی ئەمیانە نازانی ئەویانە وا لە شاخ و بووگیت و پسپۆڕ نەوگە و مەلائین دۆلارە نەوگە نەوع سەمەکە ئەزانیت چۆنە لەگران نەوع سەمەکە نازان نایژیتی بە ئێمە قژم ئەوەری و دوای 2 مانگ ئەمردم ئەمە دروستکردنە مێژوویە ساختەست وا ئیستە کەسانێ خەریکن مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەجزن خەریکن مێژووی ساختە بۆ خۆیان دروستەکەن گشتی کەوتکەسە جەعلە خاترات و مێژووی ساختە بۆ خۆ دروستکردن فەرموو کاکەگیان بەڵێ ئەمە زۆر مهمە ئێستا بنەماڵەی کەماڵی پشدەری ئەگەر بنەماڵەی هەبێت و ئەگەر کەسوکارێکی هەبێت بێستە خێمە لە بەختیار و مامجەلال و هەر هەموو ئەوانە بگرن چۆن ئێوە 40 ساڵامەتان شاردێتەوە ئێستا تازە لە کۆنگرەیەکی ئاوادا دێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیە مەترەحیەکەی کام کابرایە لە سەر بەیەمە بوو 40 ساڵە خەڵک تکان تیاکە ئێمەوە بوو و هەموو نێنەکانی ئەمری عێراقی بۆ ئێمە هێناوە بۆ ئاگداریزان وە کەمال پشدەری ئەو کیلانەی بەرامبەر بە من کەشف کرد و خەبەری بۆ نادم وتی فڵان یەت بۆلات ئێستا ماوە ئەو کەسەی ئەو تاوانەی بەرامبەر بکردو و لە یەکێک لە حیزبە کوردستانیەکانە ئەندامی لیژنەیەکی شاری سلەیمانیشیانە نامەوێت ناوی بێنم چکە مناڵی هەیە چکەنەوەی هەیە نامەوێت ئێستا شۆڕیان کەم بەڵێ هات کورە کاکە ئەمە ئەخلاقت کوێز کاورای کاولە تێ هەڵگریاک بەچکە بێشەرەفێکی خۆفرۆشی تەوتە ئەکەری مەئامرەکار چۆن تۆ ناوی ناهێنی ئەم گەوات پدەرە هەر لە ناو ئەم دەسەڵاتە بەرعەلەیهە ئەم مەردمەوێتە مەلا کەمتار لەم ئوروپا و ئامریکا کەسێک گەلەکی بێتە ڕیاسەت جمهوری ئەگەر ژنینەوێ نایەڵن ئەگەر خانەوادەینەوەی نایەڵن چون ێژن کاورا نەوگەسۆ باوک نەوگەسۆ دایک ناتوانێ مەسئولیەت هەڵگرێ ناتوانێ بە چاوی دایک و باوکی بنوارڕێتۆ مناڵەکانی خۆیان چۆن ئەم کاوراوە تەوتە ئەی کردگە تۆ بکوژێت و پیاوی دەوڵەتی عێراق و گە و فاسد و گە و بێشەرەف و گە ئیستا تۆ ناوی ناری بە ئابڕووی نەچێ کاو لەمە سیاسەتە ئەمە ئینسانیەتە ئەمە ئەخلاق وا ئێژێ ئەم ئاغا والە جێگەیەکی مهمە شغڵێکی واوە دەسەوە حیات و مەماتی مردمی هاوە دەسۆ بابا ئەم کاولستانە کوێز ئەمانە کێن نەمانە تۆ چۆن ناوی ئەمە نایەری ئەمە کامە ئەقڵە کامە ئەخلاقە بۆیە مردمە ئێمە ئەحمەق و گە مناڵی خەفەت ناخوا چاوی دەرەهات لەوەی ناتەقێ ملی ئەتەقیا بۆ باوای جنایەتکاری بۆ باوکە بێشەرەفی چۆن ئینسانی پۆخڵی کەسیفی ئاواوا لە ناوی حیزبێکی تراو دەسەڵات هێز و تۆ ناوی نایەری کاورای کڵاو بەردار
بابا کەلەی سەرە ئینسان ئەماسێ بەدەست ئەمانەوە ئەمانە گشتی فاسدن یەک لە یەک فاسدتر و گەواترن وانە باڵانسە گەندەڵیە قسەی وا ئەکەن کەرنایکێشێ لەکوێ گەورە بوو گەنەمانە من نازانم لەبەر ئابڕووی نایشمیدا بلابەختیە پێ خاسێکە و ئابڕووی خەڵکی ناوە کورە کاول ئەمە ئیتر حەقە عمومیە ئەمە ژیانە مردمە و تۆ ڕەبتێکی نییە هەزاران هەزار نەفەر ژیانی بەسیا گەسۆ بە بڕیارە ئەم کاولە فاسدە خۆفرۆشە دزە خائینە کابرا یەک بار خیانەتی کرد ناڕواتە ناوی پۆستی مهم تۆ چۆن ئەم قسە ناکەی چۆن ناوی نایری عەجیبە لەم کاولستانە هەر کەسێ هەر جۆرە پێی خۆش پێ قسەکە گشتیشی بەڕێزە بابا بێ شەرەفە بێ ڕێزی لە بۆ ئەکەن بەم مەردمەیەوە وا ئێمەش نەواینا فەرموو کاکە ئێستا 50 دانە ڕەشەوڵات تا فیلمانی خەبەرنگار لەوێ لە بەرابەری وەستاوە یەک دانە ناتوانێ ئەم پرسیارانە لێ بکات گرتمان ئەوەنە خوێڕی بوو هەر بەگرتنی اعترافی کرد هەر بەگرتنی چونکە ئەو کارە نامەردانەیە بەس بە خوێڕی ئەکرێ بەڕاستی بە پیاوی مەد ناکرێەوە یەکسەر اعترافی کرد پس تۆ فەرقی بەینی خوێڕی و بەریش ئەناسیت ئەوەنە خوێڕی بوو هەر بەگرتن اعترافی کرد ئەگە خوێڕینەوەیە مەشەیە چیتان پێ بکردایە مەشەیە هەڵتان وەسیایە ئەشکەنجەتان کردایە کاتان بکردایەتە ناوی پێسی ئەون ئەم کارە نامەردانەیە هەر بە خوێڕی ئەکرێ پس تۆ فەرقە بەینە خوێڕی نامەرد ئەناسی مرد ئەناسی دادە ئیستە خۆتان کامیانن خۆتان و حیزبەکانتان و ئەمانەی پێیان هێشتن سەرۆک ئێوە کامیانن خوێڕین یا مەردن ئەمر عیدامی دەکرد چونکە ئەوە قەرارێکی جەنابی مام جەلال و مەکتەبی سیاسی بوو هەر کەسێک سەرکردەیەکی ئەم کادرێکی کەتی بکوژێ سزاکەی کوشتنەوەیە تامان کاکە تا تەوا بوو ئەم بەزمە تەوا بوو جەنابەت فەرموو فەرمایشاتی خۆت بکە و کۆیەکی بکەین و درەنگە بۆ ئەم شەو بەڵە دەستی دەنابێت خۆش بێ ئەوەی لێرەدا بۆ من جالب بوو قەرارێکی مام جەلال هەر کەسێ سەرکردەی یەکێتی بکوژێ تاوانەکەی کوشتن و ئێعدامکردنەوەیە بەڵام سەدام حسێن نەدەبوو بکوژێ و ئێعدام بکرێتەوە و مۆری نەکردە پای قەراری ئێعدامەکەی سەدام حسێن کە بە سەدها هەزار کوردی کوشت ئەمە زۆر مەلا بەختیار سێ چوار قسەی تریش لەگرا ئەکات کاکە تاها لە جێگەیەکا ئێژێت ئەمانەی کە تەجمیدیان کرد خۆیان تەجمید کردیان لەو دو ئێژێت دوای لەبەرە بیرەوەری 140 نەفەر بڕیاریاندا من سڕکەن و منیان سڕ کرد لە کاتێکا لە پەیڕەوە ناوخۆی یەکێتیا سڕکردن نییە مەلا بەختیار هەر ئەو وەختە بتوتایە لە پەیڕەوە ناوخۆی یەکێتی سڕکردن نییە بۆ ئیستە ئێژیتی بۆ خاتری ئەوەی تەمامە ئەمانە بەرنامەیان لە سەردانیا و لە وەختە خۆیان بەکاری بێنی ئیستا هەرە و 140 نەفەرە وا تۆیان سڕکردگە تۆمەتی ژەهراویکردن وا لە بەردەستیانە پانتاییە گەورەیە گشتیان وانە ژێرە زەڕەبینە گرتنە گشتیان ئەو کارە نایاساییشیانە کردگە لە بێسەوادی و بێ ئەقلیانە ئەمانە گشتی ئەیتە دەمی یەکتری ئەو جار تەپە دەیتە ملە سەریان یەکێت داری ئەوڕیتە ناو دەمیان دەسە خۆشوێ نە ئەوانە ئینسان های محتەرەمێکون مەلا بەختیار دار بگرە بیکە دەمیان لەما تەحتیان و دەریکە حەقە خۆتە چون ئەوانیش فاسدێکن وەکو ئێوە بکەونە گیانە یەکتری هەڵدڕن منە دیبەیتانم کرد خەڵک بزانێت ئێمە ئەزانین ئەمە شەڕە قودرەتە بینە خۆتانە خەڵک بزانێ ئێوە چەندێ توڕە و بێ ئەخلاق و سووک و بێبەر و دوان خەڵک بزانێ و یارانە ئاخێز بزانێ ئاخێز هەمیشە بێدارە و هەمیشە ئاگاهە چه خەوەرە ئەمە گشتی سناریۆس ئەوانەیشی وا هەناردکتانە بۆ سەرە سنوورە بیرۆ ڕووسکارە خۆتانە بە احتمالە فرش لەم ڕۆژانە دوای کارە سات و دوای عیدەیەکیان بە ژێرە دەرئەچێ
عدەیەکیشان مەجبورن بێرنەوە دەستی شتێرنەوە سەریانە و پوڵێکیشیان بۆ خەرجەکەن و ئەم نەمایشەتان داجا اتفاقاتە بەعدی بابێنین لە دڵم پەنابەرانە ئەوێت و چی بزانم خەڵکیان بۆ کێشنە خیابان بەناوە ئەوان و چاکسازی دەست پێەکە عیدەیەک کەسبیە ئەکەن یان نایکەن ئەمانە گشتی سناریۆن یەک لە دوای یەک خەریکن ئەیچەسپێنن لەبەر ئەوەی مەشروعیەتێ بۆ گۆڕانێک لە ناو دەروونە خۆتان و بازیە قدرەتە خۆتان جێبەجێکەن ئەو فاسدە بن فاسدانەی وا لە ناوە حیزبەکە تا هەنگشتی خوێڕی بێشەرەفن وەکو خۆتان حەقیانە هەر بەڵایەکیان بەسەر بێرن بەسەریان بێن ئەمە کونە کەلامە ئێمە بوو بۆ ئەمشەو کاکتا ئەگەر موافق بی تاریخیشی کرد خۆش بێ بۆ ئەمشەو کافیە مطمئن بە ئەمە بەردەوام ئەبێت دەستت خۆش بێت زۆر سپاس کاک پەیمانجان قسەکانتان بکەن و تا دایخێن وەڵا ئەرزێکم نییە تر با زۆر درێژ نەبێتەوە دیبێتەکەش سپاسی بینەران بکەین و کاتێکی خۆش بۆ جەناب